ئازان خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من و هاوڕێ ڕەحمان حسێنزادە، من شەماڵ عەلیم و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە خزمەتێەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەی شتێر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 15/2025 تەنها بابەتێک کە هەمانە قسە و باسی سەبارەت بکەین بە ناونیشانی هەڵوەشاندنەوەی پەکەکە شکست یان وەرچەرخانی سیاسی. ئەم کاتت باش ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێتە ئێستا. زۆر سپاسی تۆ، ئەم کاتەی تۆ شاد و هەروەها ئەم کاتەی بینەر بوو بیسەرانمان هیوادارم شاد و باش بن. زۆر باشە. ئەمە بڵێم لە سەرەتای بەرنمەکان کام بەرنمەیە هەم لە تۆڕی فەیسبوک و هەم لە یوتوب هاوکات بڵاوە بێتەوە. بینەرە نەتوانن بە کۆمنتەکانیان لە ڕێگەی کۆمنتەوە بە سەرنج و بە پرسیارەکانیان بەشداری بەرنمەکان بن. هەروە لە کلاب هاوسیژەوە ویستم ئەوە بڵێم بە هیمەتی هاوڕێجەمان کرێکار ڕاستەخۆ لە کلاب هاوسیش بڵاوە بێتەوە. من زۆرتر داواکارم لە هاوڕێیانێک کە بینەرمانە نەگەر بۆیان گونجاوە بۆیان ممکنە لە ڕێگەی یوتوبەوە بینەری بەرنمەکانمان بن، بۆ ئێمە باشترە. بەرحاڵ دەستی هاوڕێجەمان خۆش بێ بۆ ئەم جاریان لە ڕاستەخۆ لە کلاب هاوسیش بڵاوە بێتەوە بە ئومێدیەوەی ئەو هاوڕێیانە کە لەوێ بەشدارن بتوانین بە جۆرە لە جۆرەکان کۆمنتەکانیان بگەێنن یاخود باری سەرنجی خۆیان بگەن بێ مەگەرچی نازانم چۆنەکرێ. بەرحاڵ تەکنیشیشی تازێ بۆ ئومێدەوەی لە داهاتوە بتوانین باشتر سوودی لێ ببینی. بەڵام دووبارە هەر دەستخۆشانە بۆ هاوڕێ جەمال کرێکار. هاوڕێ ڕەحمان، باسەکەمان ڕوونە باسی ئەمڕۆمان سەبارەت بە هەڵوەشانەوەی پەکەکە شکست یاخود وەرچەرخانی سیاسیە. دیارە ڕۆژەکانی 5/7 ئەم مانگە مانگی مەی کۆنگرەیە کە بەپێی بڵێن راپۆرتەکان لە کوردستانی عێراق ئەنجام درراوە بەرحاڵ جای لە قەندی لە خودداڵێن بەشێک دەڵێن لە ناوچەی سلێمانی. ئەم کۆنگرەیە بە ئامادەبوونی یاخود بە ئامادەبوونی ئۆنلاینی خودی ئۆجەلان خۆی بەڕێوە چووە و قسە و باسیەوەیە کە گوایە لە ئەنقەرەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە بەشداری لە کۆنگرەیە کردووە. بڕیارێکە لەم کۆنگرەیە دەرچوو یاخود بەیاننامەیەکە لەم کۆنگرە بڵاو کرایەوە لە ڕۆژی 12 مانگ بڵاو بووە بۆ میدیاکان. لەم بەیاننامەیە بە شێوەیەکی ڕوونباس لە چەکدانان و درێژەدانی پرۆسی سیاسی ئەکا، بە جۆرە لە جۆرەکانیش قسە لەسەر هەڵوەشاندنەوەی ئەم ڕەوتەیە یاخود بە ئاکام گەیشتنی یاخود بە سەرنجام گەیشتنی کار و خەباتێکە کە ئەم ڕەوتە کردوێتی. لێکدانەوەی جۆر بە جۆر کراوە بە جۆرێک خەڵکانەکەن بە ناو ناتۆری جۆر بە جۆر ناوێ بن، بەڵام بەگشتی لە شکست یاخود لە تەسلیم بوونە خولاسەیەکەنەوە و تێڕوانی تریشەیە کە زۆر ئایدیالیزەیەکەن و وەکو سەرکەوتنیی ترۆک و قۆناغێکی تر لە گوای ئەم جوڵانەوەی سیرەکەن یاخود بە پەرە و پێشچوونێکی زۆر گەورە و ئەوانە سیرەکەن. بەرحاڵ لەم بەرنامەیە ئەمە پێمان خۆشە لە ڕوانگەی خۆمانەوە لە ڕوانگەیەک کە پێمان وایە لە بەرژەوەندی کارگەر و زەحمەکێشی تورکیا و ناوچەکەیە ئەم بابەتە تاوتیوە بکەین و باری سەرنجی خۆمان لەو بابەتەوە دەرببڕین. من بۆ مقدمە اکتیفاکەم بە زۆر درێژدادڕی نەکەم دەردیاڵێ من فرسە دەدەم بە تۆ هاوڕێ ڕەحمان کە باری سەرنجی خۆت دەربڕی یەکەم جار و دواتریش من قسەی خۆمەکەم فەرموو. بەسڵاوی دووبارە بۆ هەموو بینەران و بیسەران. بەڵێ ئەمە بە دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە لە 27 مانگی 2 دەری کرد هەرەوەختە باسی ئەوەی کرد کە هەم کۆتایی بێنن بە خەباتی چەکداری و هەم کۆنگرە بگرن و هەڵوەشانەوەی پێکاکا ڕابگەێنن. ئیترە ماوەی پێچووە ئەبینین ئێستا کۆنگرەی 12 پێکاکا ڕێک ئەو بۆچوونە و ئەو سیاستانەی وە عەبدوڵڵا ئۆجەلان پێشنهادی کردووە بردوویەتە بواری لانیکەم لە بواری سیاسیات تەسمیمیان لەسەر گرتو ئەی بەنە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ئەو کات کە پەیامەکە دەرچوو چونکە ئێمە هەردووکمان جزوی ڕابەری حیزبی کۆمونیست کارگەری حکومەتیست
دین لەم بەرنامەدا شرکت دەکەین لە عینە حاڵاکە بۆچوون و قسەکانمان لە چوارچەوەی سیاستەکایە کە تاستا حزب ڕایگەاندووە بەڵام لە عینە حاڵا بۆمان هەیە لەم بەرنمەیە کە بەرنمەیەکی ئاواڵەترە دیارە قسە و بۆچوون و ڕای شخصیشمان دەرببڕین بەرحاڵ ئەو وەخت ئێمە ڕاگەیاندانمان کە دەرکرد ئەوڵێن قسەمانەوە بۆ کوتمانێمە لەگەڵ ئەم ڕەوشە و یا لەگەڵ ئەم تەسمیمەی کە رابری پێکاکە و ئەلئانی تر بۆتە تەسمیمی سازمانی پێکاکە وەختێک کۆنگرەکەی کۆبووەتەوە و لەسەرەوە ساغبووەتەوە سیاسەتی ئەوانە چ بۆ کۆتایی هێنان بە خەباتی چەکداری چ بۆ هەڵۆشانەوە بە نێوی پێکاکە هەرو کاتێمە کوتوانێت لەگەڵ مخالفەتی ئێمە ڕوبەڕوو نابێت با من هەر لەم دەستپێکەوە بڵێم ئێمە بە عنوانی کۆمونیزمی کاریگەری بە عنوانی جریانی کۆمونیست هەمیشە و دایم واقعان ڕەخنەگری بۆچوون و سیاسەتەکانی ڕەوتە ناسیۆنالیستەکان ڕەوتی بزوتنەوە ملیەکان نەکرد لە کوردستان لە ئاست ئێران کورد عێراق منتەقە هەتا لە ئاست جانی هەین ئەمە هیچ کات بۆ معنایە نزیکایەتی سیاسی و تاییدی سیاسی سیاسەتی ڕەوتە ناسیۆنالیستەکان و ئەت جملە پێکاکاشمان نەکردو یعنی ئەم دووری سیاسیە لە بینمانە وجودی هەیە بەڵام با وجودی ئەمەش بەرحاڵ وەختێ تەمەشای ئەم ڕووداوەمان کردووە لەگەر مخالفەتی ئێمە ڕوبەڕوو نابێ بۆ چونکە ئەوەڵین دەلیلەکەی ئەوەیە ئەلان زیاتر لە 40 ساڵە کێشەی کورد لە کوردستانی تورکیەدا هەیە و ئەم کێشەیەکی سیاسی و نظامی زۆر خوێناوی بووە معلومە مقەسری ئەسڵیەکەشی دەوڵەتی فاشیستی تورکیەیە کە هەموو دەوڵەتە مرکزیەکانی کە لە ئێران لە عێراق حتا سووریە حاکم بوون ئەوان عاملی ئەسڵی داسەپاندنی ستەمی ملی بێحقوقی و لە این حاڵە دلیلێک بوون بۆ ئەوەی لە بەرابەردا کاردانەوە ببێ وا جملە لە بەشێک زۆر لە بەشەکانی کوردستان و ئێلعان بە مشخصی کوردستانی تورکیا باز دەکەین عاقبەت کاردانەوەی سیاسی و بە تایبەت نظامیش بووە و هێزێکی ئەسڵی و ئەوەڵ کە ئەم کاردانەوە نظامی بە تایبەت لە 40 ساڵی ڕابردووە لە سەحنەی کوردستانی تورکیا بەرابەر بە دەوڵەتی فاشیستی تورکیا بووە پێکاکا بووە یعنی ئەم کێشە سیاسی نظامیە کە زۆر کارەساتبار بووە زۆر کارەساتی لەکەوتێتەوە بۆ ئەو کۆمەلگایە دوو لایانی بووە لایانی ئەسڵی و خەتاباری ئەسڵی یا خەتاباری ئەوەڵ دەوڵەتی تورکیە لایانی دووەم کە پێکاکا بێ لەو مقاومەتەیە بووە لەو بەربەرەکانەیە بووە ئێستا ئەمە بۆ 8مین جاریشە لە ساڵی 93 بەولاوە دەست پێشکەریەکە داوای ئەوەکە کە ئەم کێشەیە بە شێوەی سیاسی کۆتایی پێبێ ئەم کێشە نظامی لاچێ ئەم کارەساتباریە تەواو بێ و تا ئێستاش دەوڵەتی تورکیە ملی نەداوە دەرنەتیجە ئەمان لەم نەپرسید لە ڕوانگی قازانج و مەسلحەتی بزوتنەوەی خۆیانەوە سازمانی خۆیانەوە جارێکی دیکە و بۆ 8مین جار دەستیان داوەتە ئەم چالاکیە و ئەم کارەی کە کۆتایی بێ بەم کێشە نظامیە کارەساتبارە لەوێ واگەر ئەمە بڕواتە پێشێ واگەر دەوڵەتی فاشیستی تورکیا بە دەلیلی هەلومەرجە جەهانی و منتەقەیەکە و حتا ناوخۆیەکەش مەجبور بە پاشەکشە بێ و بێتە پای ئەوەی کە لەگەڵ ئەمە هاوقەدەمی نیشامدا کۆتایی دێنێ بەم کێشەیە و ئەمە ئێمە بە خەزان جێبینین کۆتایی هێنان بە کێشەی کورد بە شێوەیەکی سیاسی بە جۆرێک دوو تەرەفی کێشەکە لەیان دەوڵەتی مرکزی بە تەرەفی ئەسڵیەکەش کە پێکاکایە پێی رازی بێ پێی وابێ بەو ئاستە لە داسەپاندنی داوخوازەکانی خۆی گرتووە ئیتر جێگایەک نماوە بۆ ئەو کێشەیە و بۆ ئەو قەڵەشتە گەورە کەوتۆتە ئەوێنە دلیلێک نییە ئێمە وەکو جریانی سیاسی کۆمونیست مخالفەتێکی لەگەڵ بکەین چونکی ئیتفاقان ئەمە بە قازانجە کۆتایی هێنان بەم کێشە نظامیە بە تایبەت کە زۆر ڕێگری بۆ خەباتی سیاسی بۆ خەباتی مەدەنی بۆ خەباتی جەماوەری و ئەوەی ئێمە پیاڵین بۆ خەباتی چینایەتی لە ماوەی ئەم 40 ساڵە بەوجودن ئەچێتە کەنار بەو معنایە لە عین حاڵە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت چینی کرێکاری خودی کوردستانی تورکیا و سەراسەری تورکێشە ئەبینن بزانن
هێزێکی ملیگەرای ناسیۆنالیست کە 40 ساڵە پەرچەمی ڕەفیستەمی ملی بەدەستەوە بووە و داخواز و سیاست با بزانن چەندە بە داخوازەکانی نزیک بۆ تۆ یا دوور زۆر کەس دەڵێن کە ئەمە بۆ معنای ئیمتیازی چمپیۆنە درراوە دەی زۆر چاکە ئەمە چوارچەوەی سیاستی ئەوانە ئەبێ لە پراتیکی واقعە کۆمەڵانی خەڵک بە تەجروبە بیبینن عاقبەت چەندە ئامانج و سیاست و کردەوەی ئەحزابی ناسیۆنالیست لە چوارچەوەی قازانج و بەرژەوەندی وانەیە ئەگەر لە قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی کرێکار و زەحمە کێش دوورە ئەو قسەی کە ئێمە کۆمۆنیستەکان ساڵای ساڵایڵن دێ بە تەجروبە نیشان دەدرێت دلیلێک نییە مخالفەتی بکەین و ئەگەر بۆتەوە یەکەم لەم بەشە لە قسە دەوڵەتی تورکیە مل بدە هاوڕایی بکە لەگەڵ ئەم ڕەوشتە و کێشەی کورد لەوێنە بەڕزایەتی دوو تەرەف حەلبێ ئەمە پێمان وایە ئەمە ڕووداوێکی مثبتە و دلیلێک نییە مخالفەتی بکەین. زۆر باش تەمانە مەسەلەیە چەند لایەنێکی هاوڕ ڕەحمان خۆت ئاگاداری کە بەشێکی زۆری خەڵکانێکە تەنانەت خۆشیان بە چەپ و بە کۆمونیست ناوە بن و ئەوانە ئەم پرۆسێ بە پرۆسی تەسلیم بوون بە پرۆسی شکست بە پرۆسی بێسەرهێشتنەوەی جوڵانەوەی جەماوەر بێبەدیلهێشتنەوە بێڕابەرهێشتنەوەی ئەو خەڵکە کە لە دژی ستەم و چەسانەوەی ملی ڕاپەڕیوە و کاری کردو خەباتی کردووە ئەبینن بەوەی کە ئەمەی کە لە قەندیل چۆڵ بکرێ بە کارەساتێکی گەورەی ئەمنیە بینن تەنانەت ئەوە کە گوایە قۆناغی تر و بڵێن مەخاتری تر و مەترسی تر ڕوو لە ناوچەکە ئەکا بەوەی کە قەندیل لەگەر چەکدارانی پەکەکەی لێ نەمێنێ بەشتی لەم بابەتانە زۆرە وترێ بڵین نمونە هێنانەوە و بڵین ئەنالۆکردن لەگەڵەوەی کە لە ڕابردووە ڕێیداوە وشەی وەکو ئاژ بەتاڵ و ئەوانە کە پێم وایەوانی ئەو شێ بەکارێن نازانن ئاژیانیی نازان بەتاڵیانیی چونکە حقەتەکەی ئەوەیە بەش بە حاڵی خۆم من سەرەتا و بەر لە هەر شتێک پێم خۆشە دواتر قسە لەسەرواقین هەڵوێستی کۆمونیستی یاخود سیاستی کۆمونیستی بێ لە بەرامبەرەمایەت چی بێت چونکە من پێم وانە کۆمونیستەکان هەرموو بەلیغن دانیشتون لە ساحەیەکی دوو گۆڵیا دووتی بەرامبەر یەک شەڕەکەنەوەها ئەو گۆڵی لێکراها ئەو گۆڵی نەکردوها ئەو تەسلیم بووها ئەو گۆڵی خوارد و ئەم بابەتە قسانە بکەنەوەوانە کۆمونیستەکان مەفروزە لە سەریان من کە هەڵوێستێکی دیاریکرااو دەرە بڕم یا لێکدانەوەیشی دیاریکراوم هەیە خۆم خەمە جێگای کۆمونیستێکی ئەمڕۆ لە دیاربەکر لە ئەنقەرە لە ئەستەمبول ئەمە بۆ من چی ئەگەێنێ ئەم ڕووداوە تازەیە چی ئەگەێنێ زۆرتر لەوەی کە قسە لەسەرەوە بێ هەلهەلەی بۆ لێبدەم یاخود بڵین تانوتەشەری لێبدەمەوانە زۆرتر تێگەیشتن لەم بارودۆخە نوێیە ئەو لەوێتی هەیە و مهمە دواتر یەینە سەرەوەی کە قسە لەسەرەوە بکرێکە واقعان پەکەکە وەکو جوڵانەوە چییە بە هەوێتەکەی چییە ناسنامەکەی چییە وەمە چ خۆناغێکی ترە لە ژیانی بەش بە حاڵی خۆمەمە کە بە شکست ناو بنرێەوە ئەوانە بە تێڕوانینێکی زۆر زۆر نادروستی ئەبینم ئەوەی کە گوایە جوڵانەوەی جەماوەری بەبێ سرە مێنێتەوە ئەی پێدە هین چیەکە دەمپارتی چیەکە ئەی ئەو هەموو سازمان و ڕێکخراوە جەماوەریە فراوانەی کە لە ناو شارەکانی کوردستان و شارەکانی تەنانەت تورکیاشرا هەیە ئەوانە چی ئەکەن ئەو هەموو نوێنەرانەی کە لە پەرلەمان دانیشتون چیەکەن گە قسە لەسەر بێسەرهێشتنەوەی حرەکەتە بۆ ئەبێت تەنها گۆمەڵێک چەکدار کە لە شاخ دانیشتون و مەقڕێکیان داناوە و ئۆردوگایشیان داناوە ئەوان سەر و ڕابەری ئەم جوڵانەوەیە بن بۆ مەگەر مەسەلەن ئۆجارانێکە بە تەلەفۆن و بە بەیاننامەیە کۆمانە توانی حیزبێکی وا گەورە بگەێنێتە قەناعەت بەوەی کەوا خۆی هەڵوەشێنێتەوە ناتوانێت لە داهاتووە بە هەوڵێکی ترەوە بانگەوازێکی تر ئەو جەماوەەی کە ئێستا لە بەریەکی هەڵوەشان کویان کاتەوە حیزبێکی تریان لێ دروستکە بۆ ناتوانێت ڕابەراتی ئەم حرەکەتە بۆ شوێت و خۆغەی نەبوو مەحب نەبووە ئەمە فەرقی هەیە لەگەڵ چەکدانانی جوڵانەوەیەکی دیاری کراو کە ئێمە ئەزانین گوشەی ئاش بەتاڵ لە شۆ هاتووە لە دەورانێکی دیاریکراوە کە پشتی چۆڵ کرا بە یاتیمادی دەوڵەتەکانی دەوروبەر و ئەوانە هێزی چەکداریشی پێکەوە نابوو بە پارە و پولی ئەوان خۆیە ژیان و خۆی بە پێوە ڕاگرتە بوو لە قەڵەشتی نێوان ئەوانە ئیسیفادی کرد و دیارە هێزە چەکدارەکان هەمیشە ئیسیفادە لە قەڵەشتەکانەکەن ئەمە عیبێکی تیانە بەڵام تەواوی استراتیژی ئەو جوڵانە لەسەرەوە بنیاد نابوو وەختێک پشتی چۆڵ کرا چەکەکانیان تەسلیم کردەوە هاتن تەسلیم بوون یعنی بە شێوازێکی زۆر زۆر جێگای بەزەیی تەسلیم بوون خەڵکانێکشی بەزی و تەسلیم بوون خەڵکانێک تەسلیم بوون کە بران بۆ
شارەکانی خواری و عێراق و خرانە ئۆردوگاکانەوە دەست بەسەر کران و لێپێچنیوان لێکرا ئەوانە ئاوا تەسلیمبوون. ئەمەی کە ئێستای بینین پەکەکە لەگەڵی موافقین لەگەڵی موافقنین سیاسیەن قبولمانە قبولمان نییە لەولاوە بوەستێ کردەوەیشی لەم بابەتە لە حاڵێکە کە ئەلتەرناتیڤی تر هەیە بۆ بەڕێوەبردننی جوڵانەوەیکی جەماوەری ئەوانە نەک هەرشکست نییە توانێت قۆناغێکی تر بێکو خۆیان ئەڵێن لە بەرەو ڕووبوونەوە. دواتر من دێمە سەرەوەیکەوە هەڵوێستی ئێمە لە بەرامبەر جەریانێک و ڕەوتێک و ئایدۆلۆژیایشی لەم بابەتەیە هەڵوێستە لە بنەمایەکی جوڵانەوەیی و لە بنەمایەکی جونبشیەوە سەر هەڵەدا نەک لەوەی کە کێشەوان لەگەڵ تاکتیکەکانیان جوڵانەوەی هەبێ ممکنە من کێشەم لەگەڵ کولی استراتیژ و تعریفی پەکەکە بۆ کێشەی کورد لە تورکیا و بۆ چۆنەتی چارەسەرکردن و ئەوانەی بێن نەک ئەوەی کە تاکتیکی ئەمڕۆیم تاکتیکی تەقەکردنیم لە هێزەکانی تورکیا لە تاکتیشی قسەکردن لەسەر شەقامەکان و لە جوڵانەوە بدنە پێشەوەی جوڵانەوە جەماوەریەکان پێ باشتر بێ نازانم ئەمە بۆ ئەبێ ببێتە ئەو چوارچێوەیە کە حکومی تیادرێ من بە منە ئیکتیفاکەم بەڵام یەک مەسەلە لێرەیە کە لە ئارایە و هەیە قسەیەک لەسەر ئەمە بکەین کە ئێمەمانان وەکو خەڵکانێکی کۆمونیستوانە ئایا پێمان وایە کە ئەم بابەتە تۆزێک کەمێک چوویتە سەری و ئەوانە قسەت لەسەر کرد بەڵام ئایا پێمان وایە ئەم پرۆسەیە بە سەرنجامەگا ئایا ئێمە بە ئومێدەوە بۆ ئەم باس ئەڕوانین ئایا ڕێگای بە ئاکام گەیشتنی ئەم حرەکەتەوە ئەم ئاڵوگۆڕەکە ئەوان بەدیهێنن بۆ ڕزگاربوونی خەڵک لە دەستنی میلی بۆ ڕزگاربوونی خەڵک لە دەست شەڕ بۆ ڕزگاربوونی خەڵک لە دەست فاشیزم فراهەمە بەترسی لە ڕێگاکانە نییە بە ئەمە پرسیارێک بێکە دیالۆژی لەسەر بکەین فەرموو دەست خۆش بێ بەڵام نیو دقە ئیجازەم دەیە بێت لامپی دیوەکە ڕۆشن کەمیتر خەریکە تاریکە بێ و جادوایی دێم زۆر باشە بەرحاڵ من ناتا ئەو کاراکەی من بە خێراتنی ئەو بینەرە ئازیزاناکەم کە لەگەڵمانن دوو هاوڕێ سڵاویشیان نردووە هاوڕێ خەرمان و هاوڕێ هەژیر زۆر سپاسیانەکەین بینەری بەردەوامی بەرنامەکانمان پشتیوانیتان مایەی خۆشحاڵیمانە داوەشمان لەسەر بینەرانی ئازیز هەیە کام بەرنمەیە بینن لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی سوۆسیال میدیا و لینکی ئەم بەرنامە بڵاو بکەنەوە تا بۆتانەکرێت لە یوتیوب و تەماشاکار بن و دۆستان و ئاشنایانی خۆتان بەم بەرنمەیەوە بەم کەناڵە بناسێنن فەرموو ئەوڕە زۆر سپاس طبعا چەند لایەن لە قسەکانی تۆیا بوو و بەش بچینە سەریان و شاید بڕگە بێ باشتر بێ بۆی هین نەبێ با من هەرەوە بڵام ئەم ئاخرین قسەی تۆ مانعی گەورە لە بەرابەر ئەم پرۆسەدا وتمەمە بۆ هەشتمین جارە کە پێکاکە ئەم دەست پێشکەری کردووە خودی دەوڵەتی تورکیە و بۆ یەکانە گومانێکی گەورە هەیە کە دەوڵەتی فاشیستی تورکیا باوجودیەوەی نیازی بەم سازانە لەم بەم پرۆسەیە بووە لانیکەم بەم پرۆسەیە بۆ تا ئێستا چون کێشتا بە سازانێک منجر نەبووە احتیاجێ لەوانەیە ڕێگری گەورە دروست بکە ئەوە دانێم بۆ آخر با لە ئاخرەوە بگەڕێنەوە سەر بەڵام بابینەوە سەر هەر بەشێک قسەی جددی لەو بابەتەوە من بڵێم دەلیلێکی دیکەی ئێمە وەکو کۆمۆنیستەکان ئەو جۆرەی بە دروستەوەتت لە ڕوانگەی ئینسانێکی کۆمۆنیست کرێکارێکی کۆمۆنیست لە شاری دیاربەکر یا شارەکانی کوردستانی تورکیەوە تەمەشای بکەی ئێمە مجاملەمان نییە ئێمە بزوتنەوەیترین بزوتنەوەی سۆسیالیستین بزوتنەوەی کۆمۆنیستین یا ئەو کرێکارە خۆی بە جۆزێک لە بزوتنەوەی سۆسیالیستی و کرێکاری شارەکانی کوردستانی تورکیا بینێ و هیچ بۆ معنایەتی نزیکایەتێکی سیاسی ئەمەری لەگەڵ بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی و پێکاکە نییە و لە ماوەی ئەو 30 ساڵەدا بە نەزەرم ئەگەر مەحافل و کۆڕ و کۆمەڵی چەپ و سۆسیالیست بوون بۆ یەکانە هاوکاری و نزیکیشیان لەگەڵ پێکاکان نەبووە دیویانە سیاستیان چه ئەو کاتەی شەڕەکەن چه ئەو کاتەی دێنە پایسازان چه ئەو کاتەی هەتا مانع بوون لە زۆر جێگا بەکارە چەکداری و نظامیەکانیان لە بەرابەر خەباتی جەماوەریە قازانجێکی بۆ خەباتی جەماوەری و کرێکاری و زەحمەکێشی بۆ معنایە نەبووە دی لە ڕوانگەی ئەوە تەمەشایەکەی نهایەتەن ئەگەر ئەم پرۆسە کێشەی ملی بخاتە حاشیەوە بخاتە پەراوێزەوە بە قازانجی ئەو جەمعە کۆمۆنیستەی ئەوێنە و ئێمەش بزوتنەوەی سۆسیالیستیە مجاملە نییە بزوتنەوەی سۆسیالیستی و بزوتنەوەی ناسیۆنالیستی بە تووری تاریخیان لە هەموو وڵاتان تێکۆشاون لە پرۆسەیەکی واقعیە یەکتری لاوازکەن
من پێم باشە لە پرۆسەی واقعی خەباتی سیاسی و چینایەتی کە لە کۆمەلگادا هەیە نەبە زۆر نەبە فشار نەبە زیندانی کردن نەبە سەرکوتکردن نەبەوەی کەڵان دەوڵەتی فاشیستی تورکیا نزدیک 26 ساڵە عەبدوڵڵا ئۆجەلانی بەبێ دەلیل خستوتە زیندان تازە لە عین حاڵەشا لەگەڵی مفاوزاکە و مزاکرەی لەگەڵەکە ئەبێ پیان بڵێ ئەی ئینسان های فاشیست ئەگوای بۆ ئازادی ناکەن با ئەوش بە ئازادانە اتفاقەن ڕۆڵی خۆی ئەو جۆرەی 100% پێویستە بیجێرە هەتا زووتر بیتوانایە کۆمەککە بە حەلی مەسەلە نا بەڵام لە ململایەنەیەکی واقعیە لە ململانەیەکی سیاسیە معلومە هەر وەک بزوتنەوە ملی ناسیۆنالیستەکان پیان خۆشە بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی بکەوێتە پاراوێزەوە و لاوێز بێ ئێمەش ئازانج و بەرژەوەندی کرێکار زەحمەتکێش بزوتنەوەی سۆسیالیستی واخوازێ بزوتنەوەی ناسیۆنالیستی بکەوێتە پاراوێز و زەعیف بێ من نەهایەتەن ئەوەی تیابینم نەهایەتەن ئەم پرۆسە ئەگەر دەوڵەتی تورکیەش مل بدا و کێشەی کورد بە جۆرێک لە جۆرەکان ناڵم 100% و تەکمیل ئەو جۆرێ بە جۆرێک لە جۆرەکان حل بێ و بکەوێتە پاراوێزەوە اتفاقاً بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی پێ لاوازە بێ ڕێگا کرێتەوە بۆ خەباتی واقعی قوڵی کۆمەلگا کە خەباتی چینایەتیە خەباتی کرێکار و زەحمەتکێش و بەرەی ئازادی خوازە بۆ کۆڵێک لە مافەکانی دیکە کە ئەڵعان لەژێر تەسیری سیستەمی ملیە جارە هەر باسی ناکرێت ئەمە یەک دەرنەچە ئەمە نوکتەیە تری با من بڵم لێرە فەرقی بڵم وەختێ من و تۆ باز لەواکەین ڕەنگە لەم پرۆسەدا کێشەی ملی کە لە کوردستانی تورکیەدا ئەڵان 40 ساڵە بۆتە کێشەیەکی سیاسی نظامی حل بێ بچێتە کەنارەوە معنایەوە نییە معناکەشی حتمما سیستەمی ملیش بنەبڕە برێ تا زەمانێ قانونی ئەساسی دەوڵەتی تورکیە نەگۆڕدرێ و ئەوە قبول نەکە کە هەموو شارۆمەندانی ئەو وڵاتە بە یەک چاوتەمەشاکە مافی بەرابەریان بۆ قایلە بێ ئیتر ملەتی دەرەجە یەک کە گویان ملەتی تورکە و ملەتی دەرەجە دوو کە ملەتی کوردە و یا ملەتەکانی دیکەیە ئەمە لە قانونەکەیان نەگۆڕدرێ هەتا کێشە سیاسی و نظامیەکەش حل بێ کەماکان سیستەمی ملیەکانمێنێ ئەمە بەحسێکی دیکێ بەڵام بابێ مەسەرەوە قسەی ئەجم لە من و تۆ بۆ ئەمەمان پێشکەس نییە بەڵێ ئەگەر کەسێک لە دەرونی جنبشی ملی و ناسیۆنالیستی کورد ئەوی ڕاستەکە ئەگەر باڵی چەپەکەی بێ تەمەشاکە پێکاکە ئەو جۆرەی ئیستدلالیشگەن ئێشتا کوونێ زۆرێک امتیازی وەرنەگرتووە ئێشتا دەوڵەتی تورکیا زۆر هاوڕایی نەکردووە زۆرە جوابی پەیامەکانی ئۆجەلانی نەداوەتەوە گویا ئەمانی تر هەست و نیستی خۆیان هەڵۆشانێتەوە ئەمە بە شکستدانن من و تۆ بە شکستی دانانین چونکی لە ناوخۆی ئەو بزوتنەوە تەمەشای ناکەین بەڵکە ئەوە تەمەشاکەین یەک ئەم بزوتنەوەیە کە نەوەی پێکاکا و ڕاهبەرەکەیەتی هەدەفەکەی چی بووە لە ڕۆژی ئەوڵۆنە ڕۆژی ئەوڵ داوای استقلالی کوردستانیانە کرد و دەوڵەتی چوار پارچە و لە چوارچەوەی تورکیا نەمێنەوە ئستراتێژیەکی دیکە بوو ئەگەڕینەوە دوایی کە گۆڕیان لەسەری نەما بەڵامی تر دەما ئەڵان بۆ 40 ساڵە ئەوان استراتێژی بزوتنەوەی ملی کورد ئەجملە لە کوردستانی تورکێژەوەی خۆی شەریکە لە قودرەتی سیاسیە خۆی دەخاڵەتگەر بێ لە قودرەتی سیاسی هەر لەگەڵ ئەو بۆرژوازی تورکەی کە لەسەر کارە دەی ئەوان لەو پێناوەدا هەنگاویان هەڵێناوە ئەوەی لە ساڵانی پێشووە بەنەوی هەدەپە بەنەوی دەمپارتی شاخی سیاسی خۆیانیان دروست کردوە خۆوە شارراوە نییە شاخی سیاسی خۆیانیان دروست کردووە ئەلا ڕقمی هەموو گیر و گرفت چونەتە نێو پارلمان بەشێک لە دەسەڵاتیان لە شارەکان بەنێوی شارەداری و بەلەدیێشتە بەدەستە هەرچەنەیان خەشەن زیندان ئەزانم نزیک 12,000 کەسیان لە زیندانە بەڵام لەگەڵ ڕژیمێکی درەندە ڕوبەڕوون و سەرۆکی جەهاپەشی خستۆتە زیندان ئەوە بەجێ خۆی عاقبەت وەختە تۆ لەو من و تۆ تەمەشاکەین ئەگەر ئەڵێین بۆرژوازی کورد و جنبشە ملیەکەشی حەولەدا بۆەوەی خۆی تەبەقەکەی خۆی شەریکە لە قودرەتی سیاسی دەی بە نەزەرم ئەم هەنگاوە ئەمەی کە باڵی چەکداریان نێڵن بەهانە نەدەن بە دەست دەوڵەتی مرکزی تورکیا و ببوونی چەکداری و بنێوی تۆریزم ئەم هەموو بەڵایە بەسەر خەڵکو بەسەر خودی ئەوانیش بێنێ مەجارەدا اتفاقاً شاخی سیاسیەکەیان کە دەم پارتیە لەنێو خودی شارەکانی ئەوێدا زیاتر مەجاری فعالیت پیدا بکە زیاتر موقعیتی خۆی بەهێزکە بۆ شەریکبوون لە چی لە قودرەتی سیاسی ئەمە بۆرژوازی کوردستانی تورکیە خۆی شەریکەکە لە قودرەتی سیاسی هیچ بۆ معنایە لە پێشە قازانج و بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێشی کوردستانی تورکیا و تورکیا نمایندگی ناکە ئەمەیە فەرقەکە ئەوە لەو بابەتەوە تەمەشایکەی لە بابەتی دیکەوە وتمان ئەگەر ئەم کێشەیە بکەوێتە حاشیەوە و ڕێگا بکرێتەوە
جامعە نۆرمالتر بێ شرایطێکی نۆرمالتر بە وجود بێ بۆ پێشچوونی خەباتی سیاسی و جەماوەری بە قازانجە وەلە لایەکی دیکەوە ئینسان وەختێک دەیتوانی مخالفەتی لەگەڵ بکە بڵێ هیچ جەنبەیەکی مثبەتیتیانە بڵێ ئەگەر هاوکات شان بە شانی دەم پارتی بە خودی پێکاکە بزوتنەوەیەکی زۆر ڕادیکاڵ و ئازادی خواز ببوایە بەشێک وایە لە بەربەرەکانەیە لەگەڵ دەوڵەتی بۆرژوازی تورکیا و عالم وەزئێتەدا چەکدانانی پێکاکە یا هەڵوەشاندنەوەیان ببوایە بە لەمپەر ببوایە بەمانە ببوایە بە فشار بەسەر بزوتنەوەی شۆڕەجێر و ڕادیکاڵی دیکە کە لە سەحنەکەدا بواە ئینسان دەیکوت ئەمە بە قازانج نییە ئەوەش وجودی نییە بە تۆری واقعی هەموو هەڵسوکەوتی سیاسی و خەباتی سیاسیەک کە لە گۆمەلگای کوردستانی تورکیادا هەیە بە شێوەی ڕێکخراوەکەی منزورمە نەپەراکەدا بە شێوەی ڕێکخراوەکەی یا دەم پارتیە یا پێکاکایە یا ئەو جەریاناتە یا ئەگە وەک ئەستای ئەمڕۆی ئێران ئەگە بزوتنەوەیەکی سەرنگونی خوازی حی و حاضر و وجودی بواە حتا ڕابەریەکەشی معلوم نەبووە بەڵام حزبێکی ناسیۆنالیستی وەکو پێکاکە شایەتە پای سازان لەسەر دەوڵەتی مرکزی معلومە حتممە من و تۆش مخالفتمانەکە هەر وەک چۆن 3-4 ساڵ لەوە پێش ئەحزابی ناسیۆنالیستی کوردی کوردستانی ئێران دروست دوای دەیمانی 96 دوای ئابانی 92 دوای ئەوەی بزوتنەوەیەکی سەرنگونی خوازی ڕادیکاڵ لە سەراسەری ئێران مەوج لێدا ئەوان لە فکری ئەوەدا بوون بسازێن لەگەڵ جمهوری ئیسلامی ئێمە مخالفەتیمان کرد لێرە ئەوەش نییە منزورمەوەیە ئەم پرۆسەیە کە ئەلان پێکاکات دەستی پێکردووە وانە ببێ بە فشار وانە ببێ بە زەخت بەسەر بزوتنەوەیەکی ڕادیکاڵی دیکەوە بەسەر بزوتنەوەیەکی سەرنگونی خوازانەوە لەوێنە دەرنەتیجە وتم جەن بە مثبەتەکەیەوەیە ئەگەر ئەم کێشەی و ئەم 30 ساڵە ئەو کۆمەلگایە بەدەستیەوە ئەناڵێنێ بکەوێتە حاشەوە ڕێگا خۆشەکە بۆ خەباتێکی هەمەلایەنێتری جەماوەری تری کۆمەڵایەتی تر بەرابەر بە دڕندەگی دەوڵەتی مرکزی تورکی زۆر باشە ئەزای چۆن هاوڕێ ڕەحمان لە قسەیەکی تۆ دەست پێکەم کە باسی ئەوەت کرد کە جوڵانەوەیەکی سۆسیالیستی ڕادیکاڵ لە بەرامبەر دەوڵەتی تورکیا بوونی نییە و ئێستا قسەکە ئاوانیە کە ئەها ئەوە پەکەکە پشتی کرد لە کارگەر و زەحمەکێشی تورکیا و ئەوە لەوانەیە مەسەلەن بۆ نمونە ئەم جوڵانەوەیە کە ئاوا فراوانەوە ئەوانە مەسەن بەر لەوەی کە ئۆجاران ئەو پەیامی بدایە ئەم کێشەیە کە لەگەڵ جاپەیە هاتوۆتە پێشەوە ئەوانە و جادەکان و شەقامەکانی تورکیا پڕبوون لە خەڵکۆوانە و ئۆجلان بڕیاریدا کەپەکەکە چەکدا بنێت و پەیوەست بێتەوە بە دەوڵەتی ئینەوە ممکن بوو لە حاڵەتێکی ئاوایە لەو لەحزە دیاریکراوەیە بڵێن ئەمە تەکتیکێکی نادروستە و ئەمە زەربەی لی ناوەڵام پەیامێکە ئۆجلان دەریکرا ساسن لە دۆخێکا دەرکراکە هیچ کام لەم بابەتانە وجودی نەبوو ئەمە یەک دووەم یەک شتیکە هەیە تۆ باست کرد کە ئەوەی جوڵانەوەیشی ڕادیکاڵی سۆسیالیستی ئاوانیە شتێکەبی ئینسان بە نظری ئەتیباری ژوەری بگرێ ئەم جوڵانەوەی کە پێی و ترێپەکە کە ئێستا ڕاستە بیرکردنەوە و ئایدۆلۆژیا و ئەجێندا و بەرنامەی ئەم جوڵانەوەی هێشتا بە تەواوەتی لەگەڵ ئەوەی کە من و تۆ ناوێنەی ناسیۆنالیزم خۆی جا نەکردوتەوە لانی کەم ئەوەندەی کە لە بەیاننامەی کۆنگرەی 12 هەمینانە قسە لەسەر برایەتی کورد و تورکەکە گەڕانەوە بۆ پەیماننامەی لۆزان و ئەوانەوە کۆی کە پەیماننامەیەکی زۆر باش بوو بێت و ئەو دەم کە دەرکراوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە و بەشداریکردنی کورد و تورک لە ئینا وەکو تەقسیمکردنی کۆمەلگا لە بری چینی جیاواز لە بری ژیان و ستایلی ژیانی جیاواز لە بری چەساوە و چەوسێنەر بۆ دوو گروپی گەورەی کۆمەڵایەتی کە یەکێکیان کوردەوەیشان تورکە ئەمە لەگەڵ فکر و ئایدۆلۆژیا ئێمە سەرجەم نایەتەوە من ڕخنەی جدیم لەم تێڕوانینەی پەکەکە هەیە بۆ کۆمەڵگا نەک لەوەی کە ئەم سیاسەتەی ئەمڕۆی و بەیانی و دوێنێ و ئەوانە چۆنە بەڵام باسەکە لەسەر ئەوەش بێ لەلایەکی ترەوە جوڵانەوەی پەکەکە ئێستا بەو دۆخەوە کە هەیەی جوڵانەوەیکی فراوانی کۆمەڵایەتیە یعنی باسەکە لەسەر حیزبێکی چەکداری دیاریکراو نییە ئێمە لێرە قسە لەسەر منهجێک یاخود گروپێکی چەکداری دیاریکراو ناکەین کە تەنزیماتێک و تەشکیلاتێکی کەم و بچکۆلەی هەیە پەکەکە ئێستا گەورەترین حیزبی چەکداری ئۆپۆزیسیۆنی سەر تاسەری دنیاە جەماوەریشی فراوانی سازماندا و ڕێکخستووە لە هەموو ئەو هەڵبژاردنانەی کە هین بووە کاڵێن دەمپارتی و ئەوانە مەسەرەن تۆمەتیانەکەن بە تیرۆریزموانە حتمما تۆمەتەکانن ناڕەوایە بەڵام ئەوەی کە پەیوەندیانێ لەگەڵ ئەم جەریانە کەس ناتوانێت قسێ بکە ئەم جەریانی دەمپارتیە لەسەر بنەما و ئەساسی وجودی پەکەکە دروست بۆ پێکاتوە
و لەسەر ئەساسی وجود پاشەکشەیە کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر خەباتێکی لێبراوی پەکەکەیە کە بووە پاشەکشەی کردو مەجای داوە بواری داوە دەم پارتی دروست بۆ توانێتی لە پەرلەمانە بەشداری بکە. ئەم جوڵانەوە فراوانە هاوڕێ ڕەحمان بەشی من و تۆشی تایە. من تەواوی ئەوەی کە ئەمڕۆ لایەنگری لە پەکەکە ئەکا وە جەماوەلێکە لە ناو ئەم جوڵانەوەیە لە ناو ئەم وجودی هەیە و ئەمانە هەمووی من تەسلیمی ناسیۆنالیزم ناکەم. ڕێگەیەکی سۆشیالیستی و کۆمونیستی زۆر بەهێز لە ناو ئەم خەڵکەیە هەیە کە لە ناو ئەم ڕێکخراوە جەماوەریان یاخوایان سازداوە. جوڵانەوەی کارگەری من خۆم لە ئەنقەرە بووم کاتێکە نوێنەرایەتی حیزب مەکرد بۆ پەیوەندی لەگەڵ هەنێک نیقابات و ئەوانەی لە ناو ئەنقەرە و هاتو چۆمەکردنوانە لە ئازێ جێگا ئەمبینی بە ئاشکرا ئەوانەی کە هەڵسوڕا و چالاک بوون لەوانەیە بە ڕموزەکانی کردنیشانەدا لەخوا نزیکاتیشی زۆر زۆرن لەگەڵ پەکەکە و لەگەڵ ئەم ڕەوتەیە هەبوو. وانە کە ئەمە ڕەوتێکی دابڕاو بێت لە جوڵانەوەی کرێکاری و بەو جۆرەی کە ئێمە مەسەرەن پارتی وێچێتیمان بینیەوە ئەوان وابن. بە هەر حاڵ باسەکەم لەسەرەوەیە کە من لە بیدایەتەوە وتم اختلافی ئەساسی ئیرم چییە. ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا ئەم پرۆسەیە کە ئێستا ڕوو ئەدا پرۆسەیەکی تر لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ فاشیزمی تورکیا دەستی پێکردووە. بە بڕوای من هەڵوێستی کۆمونیستەکان ناتوانێت تەنها نقلگرتن و ڕەخنەگرتن لەم تەسەڕف و لەو هەسوڕان و لەو جموجۆڵی پەکەکە بێ. ئەبێ قسە لەسەرەوە بێ لەم بەرامبەرچەیە کە ئەم جوڵانەوە فراوانە کۆمەڵایەتیە لەگەڵ فاشیزمی تورکیا هەیەی ئێمە چۆن چۆنی وەکو کۆمونیستێکە لە ناو شاری دیار بەکرامەیە لە خود لە ناو ئەنقەرەیامیا لە خوشاری لە شارەکانی مەسەرەن ئەستەمبول یا شارێکی تری تورکیام چۆن لەم جوڵانەوە بەرانگار بوونەوەی فاشیزمەیە کە ئەم پرۆسەیە کە ئێستا لە دوای بڵین چەکدانان و هەڵۆشانەوەی پەکەکە دەستپێکە چۆن بەشداریشی فعالانە بکەم و ڕێگا بگرم لەوە ینی باسەکە نەبێتە سەر ئەوەی کە ئێستا حکوومەتی تورکیا و فاشیزمی تورکیا ئەیەوێ ئەمە بکە بە بەهانەیەک بۆ شکستپێدانی هەموو جوڵانەوەکە منیش تەواوی ڕەخنەکان و تۆپی ئینتیقاد و شتەکانم هەمووی ڕوبەڕووی سەرکردایەتی پەکەکەم جوڵانەوە بکەمەوە بیرم بچێتەوە کە لە مەرامبەر یا فاشیزمێک هەیەکە لە بۆسەیە بووی وەستاوە ئەوێ ئەم پرۆسەیە پەک بخە و ئەوێ ئەم خەڵکە دووبارە نامەرات بکاتەوە دووبارە بیان خاتەوە ژێر چپۆکی خۆی. ئەمە یەک. دووەم شت مەسەلەیە ئەوەی کە چاودێریکردنی ئەم پرۆسەیە چونکە لەم پرۆسەیە ممکنە پەکەکە هەڵوێستی تر بنوێنێ لە داهاتووە بۆ نمونە ئەردۆغان داوای لێ بکە کە وەرە ناو هینێکەوە ئەتیلافێکەوە لەگەڵ ماڵ دەنگم پێ بدەبووی کەوا دەستور چاپ بکەم و لە دەستورە ببمەوە بەسەر و کۆمار و دووبارە ئەمانە لە وجودی ئێمەمانە لە ناو ئەم تێڕوانینەیە کە لە هەر لە سەرەتاوە سەنگەری لێ نەگرتووە لەم هەڵسوڕانی پەکەکە فرسەتی زۆرتر ئەدا بەوەی کاوە چاودێری هەڵوێستەکانی داهاتوو بکەیت. وەمە بێدەنگ نەمێنینەوە ئەگەر سبینە پەکەکە لەم پرۆسەیەکە چووە پێشەوە وای لێ هات کە بینیمان بە بەرچاوی هەمومانەوە نەک پەکەکەوەی کە لێ ئەمێنێتەوە ئەم جوڵانەوەی کە هەیە کە ئەچێت خەریکە لە پەنا ئەردۆغانە ئەوەستێەوە بەدژی جوڵانەوەکانی تری ناو تورکیا وەستێ بێت لە بۆسەی ڕەخنەیە بیر بۆی و لێ نەگەڕێ مەبەستم ئەوەیە مامەڵەکردنێکی فعالانە و ئەکتیڤانە لەگەڵ ئەم هەلومەرجەیە زۆر زۆر پێویستە و اینجا هەر هەنگاوێک کە ئەچێتە پێشەوە لەگەڵ خۆیان ئالوگۆڕی جدی لە ناو کۆمەلگایە بەدیدێنێ خەڵک پەڕۆدادڕێ لە وەزئی کوردستان و ئەوانەوە پێشێتی و پارتی هاتن و ناسیۆنالیزم گەیشتە دەسەڵاتی kwa جوڵان و کۆمیستەکەی ئێوە ئەمە مەسەلا ئەوە نییە لە کوردستانی عێراقا یەکێتی و پارتی هاتوونەتە سەر دەسەڵات کوردستانی عێراق و عێراق وێران کرا بە پەلاماری ئەمریکا و غەرب ئەمە کۆمەلگایەکە تەواو جیاوازە لە کۆمەلگایەکی وەکو تورکیا کە لە پرۆسەی خەباتێکی بێوچانە هاتووە مافێک لە مافەکانی بەدەزێنێ ئێمە کۆمەلگایەک بووین لە گردوگای ئاوارەیە ژیانی 13 ساڵی ڕێک هەتاکو ئەمریکا هات و حکومەتی بەغای ڕووخان ئەمە لە شو هیچیان لە یەک ناچێت لەبەرەوە دۆخێکە ئێستا لە تورکیا دێتە پێشەوە فرسەتی زۆری تایە ئەم جوڵانەوەیە کە وجودی هەیە ئەم ڕێک پەلامارە کە وجودی هەیە لە دژی فاشیزم و ئەوانە فرسەت بکاتەوە کە ڕەوتی پێشکەوت و خوازەتیا چەکەرە بکاوە ئێمە لەوێ بین و وجودمان بێ فعالانە هەڵسوڕامە من هەر کۆمونیستێک من نا مەسەرەن دەردی فارسەکان ئەڵێ منی نەوعی ینی کەسێک کە خۆی بە کۆمونیستە زانێت لەم دۆخەیە هەیە بێ
مامەڵەیەکی ئاوە ئینتیقادیانەوە ئاوە مەوزوعیانە لەگەڵ دۆخەکەیان با من چەند شت بڵێم دووبارە لایەنی جۆرا و جۆر لە باسەکەدا هەیە ئەوەی بزوتنەوەی پێکاکە و خودی پێکاکە بە باڵی چەکداری و بە باڵی سیاسی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بەرینە لە کوردستانی تورکیا حاژای لێ ناکرێت ئەوە واقعیەتێک کە باڵی نظامی بووە باڵی نظامی بەهێزی بووە و ئەڵانێت لە منەپەسی شاخی سیاسی بەهێزیشی بوو اتفاقان من پێم وا بێ کار گەیشتۆتە جەیەک هەر بۆ یاڵم ئەوەی خۆشیان شخصی ئۆجاران بەو جێگایە گەیشتووە تر باڵی نظامیەکەی باڵی چەکداریەکەی مزاحمە بۆ باڵە سیاسیەکەی مزاحمە بۆ باڵە چەکداریەکەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان 40 ساڵ لەوە پێش لە بەرابەر سەرکوتگەری توندی فاشیزمی حاکم لە تورکیا پێویست بووە خەباتی چەکداری بێ و ڕاوەستان و مقاومەتی نظامی ببێ و ئەو وەختە تەسیراتی خۆی بووە و ڕاوەستاوی خۆی نیشانداوە بە هەر ئاعتراض و ڕەخنەیەک من و تۆ لەی بێتمان ئەلان دوای ئەو 30 ساڵە ئیتر ئەو جێگایی نەماوە بۆ چونکی جارێ هەر ئەم بزوتنەوەیە کە کۆمەڵایەتی تر بۆتەوە ئەوە باڵی سیاسی و خەباتی جەماوەری لە 15 ساڵی پێشوو لە کوردستانی تورکیادا زۆر پەرەی گرت و اتفاقاً هەموو کەس ئەزانێ ساڵەکانی 2015-2016 کاردانەوە و کارەکانی باڵی چەکدار کە لە قەندیلەوە سەرپەرستی ئەکرا مانعی دروست کرد بۆ خەباتە جەماوەریەکەی کە لە شاری دیاربەکر و شارەکانی ماردین و دەوروبەر نووسەیەبین و ئەوانە سازمانی پەیدا کرد ئەمە لەو بابەتەوە دەنەچە بۆیەکانێ اتفاقاً ئێستا کە خودی ئەو ڕابەریە بەو نەتیجە گەیشتووە خۆی داوتەڵەبانە نە ئێلزامەن لە ژێر بۆمبارانی ڕۆژانەدا کە ئەوەش ڕەنگە تەسیری بوو بێ بەڵام خۆیڵە من باڵی چەکدارم ناوێ بە شێوەیەکی دیکە حرەکەتی سیاسی خۆمە بمە پێشێ دەبێ بڵێ زۆر چاکە خۆتان تەسمیمتان گرتووە واکەن کارە باشەکەن اتفاقا من پێم وابێ بەهانە لە دەست دەوڵەتی تورکیا کەمە بێتەوە مەجال بۆ خەباتی ئەو سیاسی مەدەنیەکی خۆشیان باسیەکەن زیاتر ئەبێ جا ئەو وەختە ئەگەر مەجال بۆ خەباتی سیاسی و جەماری نێو شارەکان دروست دەبێ ئەگە تۆ باسی کۆمۆنیستەکانی وێنەکە منەڵم کۆمۆنیستەکانی کوردستانی تورکیا کە ماوەی 30 ساڵ لە ژێر هێژمۆنی و فشاری اتفاقین باڵێکی نظامی کە لەوێنە وجودی بوو و حتا بەکردەوەش واقعیتەکەوی ڕەوشی سەرکوتگەری بوو بەرابەر بەهێزە ئۆپۆزیسیۆنەکانی دیکە یاڵم دەیت لە دڵی ئەو خەباتە جەماوەری کراوەتەوە فەرموو تۆی کرێکاری وشیار سۆسیالیست ئازادی خواز بەرابەری خواز ژنی بەرهەق واوەتر لە چوارچەوە و بۆچوونی تەنگێک کە دەم پارتی نمایندەگیەکە کە تەواوی مەسەلەکەی ئەوەیە ببێ بە بەشێ لە پارلەمانی دەوڵەتی بۆرژوایی تورکیا واوەتر لەوە دەی مەجال هەیە بۆ خەباتی جەماوەری مەجال هەیە بۆ خەباتی سیاسی مەجال هەیە بۆ خەباتی کرێکاری فەرموتۆش عاقبەت بە ئوفقی سیاسی سۆسیالیستی خۆت وەرە مەیدان هێزکۆکەوە شان بەشانی ئەو خەباتە جەماوەری لەوێنە شکل بدە بە سەفی جیاوازی خەباتی سیاسی جەماوەری کرێکاری زەحمەتکێشی تودەی ئەو جۆرەی کەڵان بەشێکی زۆری لە شارەکانی کوردستانی ئێران نمونەیەکێتی بەرجەستەتی ئەی بینین دەنەچە من هەر بۆیەکان اتفاقاً مثبەتە کۆتایی هێنان بە باڵی نظامی لەم شەرایطەدا مەجالە کاتەوە بۆ هەموو لایەنێک بەڵێ سەحنەی سیاسی کۆمەلگا هەم ئەحزابی بۆرژوایی و کۆنەپەرست فعالەتی تیاکەن هەم ئەحزابی ڕادیکاڵ و چەپیش فعالەتی تیاکەن جا هەر کەس بە پێی ئبتکاری خۆی ڕەوشی خۆی سازماندەهی خۆی لە مەیدانی واقعە بچێ هێز کۆکاتەوە جاگە هێز و چەپ و کۆمۆنیستەکەی کوردستانی تورکیا نەیتوانی لە فەزایەکی وادا کە شەرایەتی فراهەمتری بۆ ڕەخسە هێز کۆکاتەوە نیرو کۆکاتەوەی تر خەتاکەی خۆیەتی خەتای هێزە ڕەقیبەکەی نییە یا خەتا حتا دەوڵەتی مرکزەکەی کە دەستی کۆتاتر هاتووە لە چاوجاران بۆ سەرکردگەری نییە ئەوە تاوجەی لەو بابەتەوە بێ بۆ یەکان ئێمە خود دژایەتێکمان لەگەڵ ئەو خەباتە سیاسیە جەماوەریەی کە هەر ئەم ساڵانە لە 15 ساڵی پێشوو هەدەپە کردوێتی سەلاح دەمیرتاژ لە ڕاسیا بووە دەم پارتی کردوێتی مەگەر ئێمە تەقابلێکمان کردووە مەگەر ئێمە دوژمنایەتێکمان کردووە نا تومانە لە ئەوزاعی ممکنی ئەوێنە هەر ئەو وەختەی
لە انتخاباتی سەراسەری تورکیەدا سەلاح دەمیرتاش خۆی کاندید کرد و پلتفۆرمێکی بوو لە پلتفۆرمی باقی ڕەوتە سیاسەکانی ئەوێنە جیاوازتر بوو مثبەتتر بوو چەپ و کۆمونیستەکانی ئێوێنە و ئێمەش بەرحاڵ تژایەتێکمان لەگەڵی نەبووە بەڵام لە عینە حاڵە هەمیشە دایم قامکمان لەسەر خەلایەک بۆشاییەک داناوە ئەی بەرەی ڕادیکاڵ و سۆسیالیستی و کرێکاری بۆ لە مەیدانان نییە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو سابقەیە ئەو پێشینەیەی کە لە سەحنەی سیاسەتی کوردستانی تورکیا و حتا سەراسەری تورکیا بە دەلیلی ئیستبدادێکی توندی حاکم بوو فاشیزمێکی توندی کە حاکم بوو لە کوردستانی تورکیشدا ڕەوتێکی ناسیۆنالیستی توندڕە و سەری هەڵدا کە خودیان پێکاکا بوو تۆ تەمەشای پلتفۆرم و بەرنامەی ئەوەڵیان کە باسی کوردستانی مستەقلی هەر چوار پارچەیە کرد لەسەر ئەوەی قەڵەشتێکی توندی قەومی ملی لە بەرابەر ئەگەر لەلایەک ناسیۆنال شوینیزمی ئەتاتورکی حاکم لەوێنە زۆر توندڕە و بوو بەرابەر بە خەڵکی کورد زمان لە بەرابەرشدا ئەو دەورانی 10 ساڵەی ئەوڵە تەماشاکەین کاردانەوەی ناسیۆنالیزمی کوردیش لە قالبی تورکیا پێکاکەدا بە شدەت تند بوو یعنی ئەو قەڵەشتە قەومیان بردووە جێگایەکی واکە حەوانەوەی کۆمەڵانی عادی خەڵکیان لەگەڵ یەکتری سەخت کرد بوو اتفاقا من پێم وابێ ئەو ئاڵۆگۆڕە فکری و سیاسیانەی کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو اتفاقا لەلایەن خودی ئۆجەرانەوە پێشات ئەوەی دەوڵەت ملەتی ناکەنار ئەوەی ئیتر ئەو تعسوباتی ملی و نفرەت پەراکەنی قەومی ناوەتە کەنار ئەوەی ئەڵێتر دەوڵەتی ملیمان ناوێ و دەوڵەتی کوردستانمان ناوێ و دەوڵەت ملەتمان ناوێ من پێم ئاڵوگۆر بە هەر دەلی لەگەڵ ئاڵوگۆڕە لە فکر و سیاسەتیا بە وجودات وێ عدەیە گەڵن بە دەلیلی فشاری زندانە عدەیە گەڵن بە تئۆریەکانی بووکچینە بە هەر دەلیلێک بێ ئەوەی لە فازی قەومپەرستیەکی توندڕە و هەنگاوی ناوە بەرەوەی دەوڵەت ملەت بنێتە کەنار باسی اتفاقەن برادەری و هەمبەستەگی و برایەتی بینی کورد و تورک زیاتر بەرجەستەکاتەوە ئەو ئەلعان دەوڵەتی ناسیۆنال فاشیست بخاتە ژێر فشارەوە بڵێ بۆ نایتە پای هاوپشتی هاوبەستەگی هەموو کۆمەڵانی خەڵک لە تورکیەدا بە قەولی ئەوان با جامعەیەکی دموکراتیک دروستکەین خب ئەوەم زۆر زۆر پێ مثبەتترە لە چاو ئەو ئوفوق و سیاسەت و بەرنامەی کە 10 ساڵی ئەوەڵ پێکاکە نمایندەی جێگر ئەوە اتفاقا کۆمەکەکە بە حەوانەوەی زیاتری کۆمەڵانی خەڵک لە سەراسەری تورکیا و لە کوردستانی تورکیش لەو بابتە و ئەوەش بۆ بەوجود هاتووە ئەوەش پێویستیەکی بە نەزەرم ئابووری سیاسی قوڵە کە لە کۆمەلگای تورکیا و لە کۆمەلگای کوردستانی تورکیا ڕوویداوە هەم لەلایەکەوە بۆرژوازی کوردی کوردستانی تورکیا تێکڵاویەکی زۆری لەگەڵ بۆرژوازی سەراسەری تورکیا پەیدا کردووە هەم چینی کرێکاری کوردستانی تورکیا تێکڵاویەکی زۆری لەگەڵ چینی کرێکاری بەرحازی کار و شغڵەوە حتا ئەگە سیاسیش نەبێت تورکیا پەیدا کردووە هەموو کەزەڵە بە 5 ملیۆن کاریگەری کورد زمان لە ئیستانبولە دەیت معلومە تو تازە داوای دەوڵەتی سربەخۆی چیەکەی 5 ملیۆن لە شارۆمەندانی هەو دەوڵەتە لە پایتەختنا لە گەورەترین شاری ئەو وڵاتە بەکار ئەم ئاڵوگۆڕانە بە وجود هاتوون بە نەزەرم پێم وایەکی وەک ئۆجەرانی هەستی بەوە کردووە ئیتر عەقبەت بۆیەکانی گۆڕی بۆیە ئستراتێژی دەوڵەتی چوار پاسە و دەوڵەتی سربەخۆ بە وجود هەمووانیان گۆڕی نایەنە کەنار بە نەزەرم دەرکیان بەوە کرد ئیترەوە جواب دەرەوەی حتا لە ڕوانگەی بزوتنەوەکەی خۆیان جواب ئەم دەورانە نییە دەستیان داوەتە ئەم ئاڵوگۆڕانە و لە درێژەیدا من پێم وابێ ئەو خەباتە سیاسی و جەماوەریە و ئەو شاخە سیاسیەی خودی بزوتنەوەی ملی کورد و دەمپارتی ئەلعانی تر قەندیل و هێزی چەکدار بە مزاحمی خۆیە زانێ و واقعیش وایە جا بۆیەکانێ کۆتایی هاتنی ئەو بەشە لە کار من پێم وابێ جا بۆیە ناکرێنەوەیشی بنێش کەس هەتا لە ڕوانگەی ئەوانەوە وەکو ناسیۆنالیستەکان من پێم وابێ باڵی سیاسیەکەیان لە نێو کۆمەلگای کوردستانی تورکیەدا ئەتوانێت هێزی زیاتری لێوە بگرێت ئەتوانێت مەجای فعالیەتی زیاتری بێ ئەتوانن خۆیان موقعیتی خۆیان حل لە نێو ئەو چوارچەوەی پارلمانەیە محکەمترکەن بەڵام ئایا ئەوە ئەو ئەهداف و سیاست هەیە کە کرێکار و زەحمەتکێشی کوردستانی تورکیا بێ و دوایکەوێ نا من جا لێرەوە قسەکەمان جیاوازە بێتۆڵم جالی ئەوە کراوەتەوە چینی کرێکاری کوردستانی تورکیا و چینی کرێکاری سەراسەری تورکیش
ئەم تەفرەقە ئەفکەنی ناسیۆنالیستە خەریکە خاوە بێتەوە کەمە بێتەوە دەی دەست ئێوەش بکەن بە خەبات هذا مەدان فەرموو بەرحاڵەوە هاوڕێ هەژێنینە کۆمنتێکی نووسیوە پێما لەسەر فەیسبوکەوەی هاتووە بێ ڕایسلااو و ڕێز دەستا خۆش بێت بۆم باس ئاستیارە هاوڕێیان من پرسیارێکم لا دروست بۆویشەوەیە کە پێتان وایە لەمە و بەدووە جەرەیاناتی ناسیۆنالیزم لە ئێران و کوردستان هەڵوێستیان نسبەت کۆماری ئیسلامی چۆنە بێت پێتان وانە هەڵۆشانەوەی پەکە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئەم جەریانانە لەبەرەوەی هەمووان دەزانین کە ئەمانە هەمیشە بە ژەوندی خۆیان لە بەرچاوەگرن نە خەڵکی کارگەر زەحمەتکێش بەرحاڵ ئەمە کاریگەری هەڵۆشانەوەی پەکەکە یاخود چەکدانانی پەکەکەیە لەسەر ناسیۆنالیزم لە ئێران و لە کوردستان پرسیارەکە سەبارەت بەوەیە دەتوانم جواب دەمەوەگە تۆ حتمما کاریگەریە بێ اتفاقاً یەکێ لە شتەکان ئەم سیاسەتە تازەیە پێکاکە لەسەر کولی فەزای منتەقەکە ڕاستەکە هەر نەک لەسەر کوردستان عاقبەت بە تەوری واقعی پێکاکە جەریانێک بووە لە مەعادلەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وجودی هەیە لە چوار وڵات وجودی بووە و تەأسیری لەسەر ڕووداوەکان لەسەر خودی تورکیە کوردستانی سووریا و حتا سووریا لەسەر کوردستانی ئێرانیش کاڵان جێگای پرسیاری هاوڕێ هەژیرە ئەبێت یەکەمێوەیە ئەبێ بزانین تەسیراتەکەی لەسەر پژاک چۆنە بێ پژاک ئەو حزبەیە کە ڕاستەوخۆ بۆ چوون و سیاسەتی لەژێر تەسیری پێکاکە و بەتابەت لەژێر تەسیری ئاپۆیزم و خودی عەبدوڵڵا ئۆجەلاندایە ئەگەر هەر ئەم ڕەوشە پژاکیش تەرجمە بێتەوە پژاکیش باڵی چەکداریەکەی لا بەرێت من پێم وابێ اتفاقێکی مثبەتە بەلای بە باڵی چەکداریەکەی لابات و هەم ئەوەیە حتاگەر خۆشی هەڵۆشێنێتەوە چونکە هیچ بۆشاییەک لە سەحنەی سیاسی کوردستانی ئێرانە پێک نایە بە ئەندازەی کافی کۆمەلگای کوردستانی ئێران ئەحزابی سیاسی بەڕاست و چەپەوە تایە پژاک هەمە بە هەم 15 ساڵێکە حزبێکی لە هەمویان تازەترە هاتوۆتە ئەو مەیدانە من پێم وابێ لانیکەم بۆ ئێمە بەرەی کۆمۆنیست و چەپ و سۆسیالیستی ئەو کۆمەلگایە هەرچی ئەحزابی ناسیۆنالیست بە تعداد کەمتر بنەوە بە جێگە و پێگەی کۆمەڵایەتیان لاوااستر بن بچنە کەنارۆ بۆ بەرەی کۆمۆنیستەکان و ئازادی خواز و بەرابەری خوازی کۆمەلگای کوردستانی ئێران کە خودی هاوڕە هەژیر یەکێ لە هەڵسۆراوانیەتی کە ئەو دەورەی لە ساڵی 79 میلادیەوە لە ساڵی 57ەوە بەرەی چەپ و سۆسیالیستی بزوتنەوەیەکی چەپ و سۆسیالیستی تەحەزب یافتە سازمان یافتە لە کوردستانی ئێرانە وجودی هەیە من بە قازانجی زانم لە ڕوانگەی بزوتنەوەی سۆسیالیستی کوردستانی ئێران بە قازانجی زانم ئەحزابی ناسیۆنالیست هەمویان زەعیفتر بن کەونە پەراوێزەوە ئاگاهگەری ئێمە وشیاگەری ئێمە هەر بۆ ئەوەیە وتم زەعیفبوونی هەر ڕەوتێکی سیاسی کۆمەڵایەتی نە لە ژێر زەخت نە لە ژێر سەرکوت نە لە ژێر ئەوەی کە لە ژێر فشاری جمهوری ئیسلامی بەڵام لە ڕەوتی واقعی خەباتی سیاسیە خواستیان ویستیان کردەوەیان جود نەبێ لەگەڵ بەشی هەرە زۆری خاست و ویستی کۆمەڵانی خەڵک دەی با بکەونە پەراوێزەوە من پێم وابێ بۆ معنایە پژاک نەیتوانیوە هیچ هەنگایەکی پێشڕەوانەتر بە خەباتی سیاسی و جەماوەری کۆمەلگای کوردستانی ئێران ببەخشێ فەراتر لەوەی کە وەختی خۆی کۆمەڵی کۆمۆنیست و یا ئێمە کۆمۆنیستەکان لە هەموو ئەم 40-50 ساڵە کردومانە مبتەکری هەموو بوارێکی خەباتی جەماوەری بووین کرێکاری جەماوەری ژنان بووین خۆشایەک بەوجود نایە ئەوە ئەوڵەن تاسیریە ئەگە پژاک و من پێم وایە بێ داواش ئەو داوای بخرێتە بەردەمیان ئەگەر پێکاکە و خودی وەکو حزبی دایکیان حزبی ئەسلیان خۆی هەڵەوەشێنێتەوە ئەگەر ئەو هێزی چەکداریە نێتکرا پژاک بۆ ئیدامەیەدا لە کوردستان ئێران ئەوە تا ئەوجێ لەسەر ئەحزابی ناسیۆنالیستی دیکەش چ تاسیرێکێ بێ بە نەزەرم وەسوەسەی ئەوەی لەگەڵ دەوڵەتی مەرکەزی ئێران پسازێنیان لە نێوە زیاترەکە بێدەلیل نییە هەر لە هەفتەی ڕابردووە خالدی عەزیزی وتەبێژە حزبی دموکراتی کوردستان جارێکی دیکە ئەم بانگەوازەی داوە بە گوێی سەرانی جمهوری ئیسلامی دا کوتی ئەگەر جمهوری ئیسلامی هەرستا داوامان لێ بکات بۆ مفاوزەی ئەمە حازرین لێرە هەلو مەرجە سیاسەکە لە فەزای سیاسەتی ئێران و لە کوردستانی ئێرانە لەگەڵ تورکیا و کوردستانی تورکیا فەرقی هەیە لێرە بزوتنەوەیەکی سەرنگونی خوازی حەی و حازر هەیە
کەوە سابقەکەی معلومە و 3 ساڵەوە پێش دوای قەتڵی ژینا ئەمینی نزیک 89 کولی ئێرانی هەژان. ئەگەر ئەحزابی ناسیۆنالیستی کورد بیانوێ کۆپی ئەو شتەی لە کوردستانی تورکیا وێ بکرێت لێرە ئیجرا بکەن، معلومە لەگەڵ مقابلە و بربەرەکانەی بەرەی ئازادی خواز و ئێمە هەیزە چەپەکانی کۆمونیستەکانی وێنە ڕۆبەر بێ ئەڵێن ئیجازەی سازان و سات و سەوداتان لە سەروی کۆمەڵانی خەڵک و لە سەروی ئەحزابی چەپ و سۆسیالیستی ئەو کۆمەلگایە ناتوان ئەو سات و سەودایە بە سەرنجام بگەێنن و بە تایبەت هەڵەشتێکی گەورە بخەنە بینی خەباتی سیاسی و جەماوەری سەرنگونی خوازی ڕادیکال لە کوردستان ئێران لەگەڵ بزوتنەوەیکی سەرنگونی خوازی ڕادیکال لە سراسەری ئێراندا. هەر بۆیە 4-5 ساڵەوە پێش وەختێک لە ئۆسلۆ ویستیان بە دزیەوە سات و سەودا بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی، ئێمە لێمان لە قاودا. ئەوە فەرقی هەلوو مەرجەکەی. ڕاست بەرحاڵ هاوڕە ڕەحمانەوەی کە باسەکرێەوەوانە بە پێچەوانێ ئەو لێکدانەوەی کە پژاک لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێبکەوەوانە قسە و باسێکی لەم بابەتانە هەبوو تا و کاتێک کە قەسەدیش یاخود هێزەکانی سووریای دیموکراتیش لەگەڵ بڵین ئەو جۆلانیە خەریک بوو پەیماننامەیشان ئەبەست و کە دیارە ئەو پرۆسەیە پەچی کەوتووە لێوێ نازانین لە دوای ئەم ئاڵ گۆڕانەوە کە لە تووشیاگە بەچوو ئەگا باسەکەش لەسەر ئەوەی کە قسەکراوە لەسەر ئەوەشانەوەی پەکەکە لە دوور و لە نزیک ئاماژەی بە بڵین هەسەدە نەکردووە، لە دوور و لە نزیک ئاماژەی بە پژاک نەکردووە. باسێکی ئاوا هەبوو کاتێککە ئینکرا کاتێککە قسە لەسەر ئەو پەیماننامەیە ئەکرا کە چەکدارانی پەکەکە ئەوانەش کە لە ناو هەسەدەیان ئەگوێزنەوە ئەچنە ناو پژاکەوە، یعنی ئەم بڵین نەخشەیە کە ئەچێتە پێشەوە بەشێکی بۆ کۆکردنەوەی هێزە لە دژی جمهوری ئیسلامی ئێران کە دیارە ئێستا ئەوەی کە لە بەرچاوە دیارە ئیسرائیل بەبێ ئەمریکای چی پێ ناکرێت و ئەمریکا ژوا دیارە لە قسەکانی ترامپیشا دەرکەوتووە کە ئەقساشتی کە بیکا لە بەرامبەر ئێران ئەگەر ڕێک دەکەوێت لەگەڵی ئەوەیە گوشاری ئابووری ئێستا قورسترەکە، ئەین تقریبان مەسلەی لێدانی سەربازی ئەوانەیە قسۆتە لاوە، بەڵام دیارە ئەمە ڕێگە لەوە ناگرێت کە ئەمریکا و ئیسرائیلی شەڵیەوە بدەن کە گوشاری لەم بابەتانەش لە ناو ئێرانە دروست بکەن و ئەوانە و ئەوەش کە خامنەی کاتێک ویستی وتی بە جۆرێک پیلانی ناوخۆی بکەن بەشێک مەبەستی خەڵک بوو، بەشێک ممکنە مەبەستی ئەمە بوو بێت کە ئەم ڕێگایە شەیە بۆ ئینکرد. بەرحاڵ ئەو کاریگەریە بەو جۆرە نابێ بنوازانم پێچەوانەکەی بوومچینە ئەگەری زۆرتر بێ لەوەی کە ئەوە کە ئەوان بڕۆن بە تایبەتی پژاک حیزبی دیموکرات نازانم حیزبی دیموکرات حیزبێکی ترەوە بەرحاڵیش پەیوەندی بە پەکەکەوانەوە نییە، بەڵام ئەوە کە سەبارەت بە پژاک بێ من ئاوایە بینم لە لایەکی تریشەوە ئەم ئاڵ و گۆڕانە کە ڕوویداوە دیارە بە شێوەیەک لە شێوەکان خەریکە زمینەسازی ئەوە ئەکا کە هەسەدەش ئەو هەڕەشەیە نەمێنێ. تورکیا بۆیە ئەیتوانی هێزەکانی سووریای دیموکرات بە تیرۆریزم بزانێ و بە تروریستیان ناوبەرێ لەبەرەوەی ئەیوت پەکەکەیان تایە، وەختێک کە پەکەکە خۆی هەڵەوە شوێنێتەوە پەکەکە چەکدانێ ئەم گیانوەش بەدەست تورکیا و نامێنێ بۆ حەزفکردنی هەسەدەوە بۆ گوشاردانان و بۆ پەلاماردانی سەربازی ئەوانە. ئەش بینین کە ئەم پرۆسەیە خەریکە بەرەو خاڵبوونەوە چۆ بە جۆرێک من لە هەواڵەکانە نایبینم کە ڕوو بە ڕووبوونەوەیکی چەکداری زۆر بەهێز لەو ناوچانەیە هەبێکە هەسەدەتیایە حاکمە. دوێنێ بڵین وەزیری خارجی سووریا هەڕەشەیەکی لە هەسەدە کردبوو کە بێبوریا بنووەژینا سووریا پارچە پارچە ئەبێت و سووریا تێگەچێ ئەوانە نەک بە زمانی هەڕەشە بە جۆرێ لە جۆرەکان ئاگادارکردنەوەی هەسەدەی کرد بوو ئەمانە، بەڵام جگە لەوە شتێکی لەم بابەتانە نابینی کە گوشارێکی دیاری کراو خرابێتە سەر هەسەدا و پێ ئەچێ یەکێکیش لە بوارەکانی ڕێکەوتن یاخود پێکەوە سازان و ئەوانە لە بینی ئۆجەلان و دەمپارتی و ئەم پرۆسەیە ئەوە بێ کە پرۆژەکەی هەسەدا و ئەو بڵین ناوچەیە کە لە کوردستانی سووریایە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاستیە بەدەست بڵین هەسەدەوەیە بە جۆرێک پارێزگاری لێ بکرێەوە ڕەشە لەسەری کەم بێتەوە. بە من چەند شت بڵێم من پێ ئەم معادلانە هەموو بە یەک ڕەبتی هەیە، یعنی هەم مەسلەی هەسەدا لەگەڵ ئەم مەسلەی
تەسمیماتی تازەی PKK هەتا لەگەڵ مربوط حتا بە دەوڵەتی تورکیا بە دەوڵەتی سووریا تۆ تەمەشاکە ئەوەی تر کەسێکی زۆر نزیک لە PKKڵێ ئەم کۆنگرەی PKK کۆنگرەی دوازە ئەمنیەتەکەی لەلایەن هێزی ئەمنی خودی ئەمریکاوە دابین کراوە یعنی ئەمریکا جزوی ئەم عادلەیە من و تۆ معلومە ئێمە ئەمنەوە ئەم دەخاڵەتگەریەی ئەمپریالیزمی ئەمریکا لە خۆرەڵاتی ناوەڕاست و لە هەموو جیهانیش کە هەر بە زۆر کۆنە پەرستازانی بەجێ خۆی منزورمێ تاوجەی بە باسەکە بە یەک مربوطن ئەمە لەلایە هەر ئەبینی ئەوە خودی دوێنەکە ئەحمەد شەرع ئەبینی ترامپ ئەبینێ ئۆردۆغان لەوێنە لە کۆبوونەوەکەیە بە ئانلاین حازرە هەموومانە بە یەک مربوطن من پێم بێ خەریکە ئەمانە هەموو جزوێکە لەو ئاڵۆگۆڕە هەمەلایەنەترەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە مەسەڵەن وتمشای ئەم سێ ڕۆژ سەردانەکەی ترامپ بۆ عەرەبستان و قەتەر و ئەمڕۆ ئێمارات و ئەوە بکەن و ئەو مەسائلانەی کە تیا مەترەحە بێ ئەمەش وێنایەکە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەر ئەمڕۆ ئیستانبول جێگای ئەوە بووە هەیئەتی ئۆکراین و رووسیا دابنیشن و ئەم لە عین حاڵە مەسەلەی PKK و سازان لەگەڵ دەوڵەتی تورکیش لەسەر مێزی ئۆردۆغانە هەموو ئەمانە بە یەک مربوطن ویستم ئەوە بڵێم تەئسیراتەکەی تا ئەو جێگایی بەس جارە با من ئەم لەوە تێپەڕ نەبم لەسەر مەسەلەی پژاک بە نەزەرم دوو ئاپشن لە بەرابەر پژاکە قەرارە گرێ ئەو ئاپشنەژ یا ئەو ئالتەرناتیڤەژ ئەو ڕەوشەش کە تۆ باسێکەی بەشێک ئەوەیە کە مەسەڵەن پژاکەر بمێنێ اتفاقاً هێزی چەکداری PKK زۆرتر بچنە ئەوێنە بە قووەتکان ئەوەش ئەگەرێکە کە من پێم باش نییە کە من پێم خۆش نییە بۆ لە زاویەی خۆمانەوە لە زاویەی هێزی چەپ و کۆمونیستی ساحەی سیاسی ئێران و کوردستانی ئێران بە هێزبوونی هێزێکی ناسیۆنالیست حتا لەگەڵ بەقێکەشیان فەرقی بێ ئەسەن پێم باش نییە چونکی وتم لەوێنە وەختی هێزی چەپ و کۆمونیست و سۆسیالیستی بە زەرفێتیەوەی هەم کاری سیاسی بکە کاری نظامی بکە بۆ خۆی پەرچەمداری سەرنگونکردنی جمهوری ئیسلامی بێ ئەسەن پێم باش نییە پژاکی لەم ماجرایەدا پێ بەهێزتر بێت ئەمەش ئیمکانێکە و ئەگەرەکا بێ خب لە تحلیلمانە ڕەحمان لە سیاسەتە پێمان باشە و پێمان باش نییە تیانە لە سیاسەتە باسکردن لەسەرەوەی ڕووداویشی پێمان باشیانەوە نیە دەمی قسەکەمەوەی ئەڵەمە بەڵێ ئەمە ئاپشنەکە ئەمە هەیە بەڵام ئەوە گرەی خواردە بە یەکشت ئەگەر جمهوری ئیسلامی کە و ئەگەرە بەڕێوەیە لەگەڵ ئەمریکا بسازێ بە نظرم ئەم ئاپشنە زۆر جێگای نابێ مەگەرەوەی جمهوری ئیسلامی لەگەڵ ئەمریکا نەسازن ئەم کێشانە ئیدامی بێ جا اتفاقاً بە ڕزایەتی خودی ئەمریکا بە ڕزایەتی حتا تورکیش کە خۆی بەڕقیبی لە منتەقەکە بەڕقیبی جمهوری ئیسلامی زانێ بە ڕزایەتی هەرم ئەحمەد شەرعی کەڵام بۆتە هەمەکاری سووریا ئەو وەختە پژاک بەهێزترکەن لە بەرابەر جمهوری ئیسلامی هەر پژاک نابێ وەختە هێزە ناسیۆنالیستەکانی دیکەش هینەکەن بەڵام ئەگەرم ئاڵوگۆڕە ینی ئەگەر ئەم لێک نزیک بوونەوەیە ئەم سازانە بینی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامی پێک بێ من پێم وابێ ئەو وەختە نەپژاک نەهێزەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی قەومپەرست و ناسیۆنالیستی سەراسەری ئێران یا کوردستان بەهێز ناکەن قەویان ناکەن ناچنە سەر ئەو دەندا ئەوەش لەو بابەتەوە بۆ هەشسەدا منی بەشێک وەک تۆ بیرەکەمەوە ئەوش پێم وابێ دوولایەنەیە تەئسیراتی وەزیێتە لایەنی زۆرەکەی منیش پێم وابێ چونکی کێشەکان بە یەک معادلەکە بە یەک گرەی خواردووە عاقبەت وەختێ ئەردۆغانێک کە تەرەف حسابی PKK بێ بۆ ئەم سازانە و تۆزەکە لەو لاشەوە باوکی ڕۆحی ئەحمەد شەرع لە سووریا و هەرم دەورانە فشارەکانی بۆ سەر کوردستانی سووریا کەمتر بۆتەوە مادامە گەرم سازانە لەگەڵ PKKوانە بڕاتە پێشە منیش پێم وایە وەختە تەوجیهێک نامێنێت دەلیلێک نامێنێ کە خودی دەوڵەتی تورکیە فشارەکانی بۆ سەر کوردستانی سووریا زیاد بکە بەڵام ئەگەر ئەمە نەڕواتە پێشێ ئەگەر ئەمە تووشی کێشە بێ ئەو وەختە لایەنێکی دیکە احتمالی هەیە تەبدیل ئەوش بە جۆری تر فشاری خۆی بۆ سەر
هەسەدە و بەسەر کوردستانی سووریە زیادکە من پێ بێ زۆرتری جوای دەبینم ئەم ڕەوتی ڕووداوە ئەڕاتە پێش من پێ بێ ئەم پرۆسی سازان لەگەڵ خودی سازانی پێکاکە لەگەڵ دەوڵەتی تورکیە بە هەموو کۆسپ و مانعەکانی من پێم وا بێ هەلومەرجە جەهانیەکە هەلومەرجەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی کردووە مل بەم وەزیە دەم ئەچێتە پێشێ بێدەلیل نییە هەژنۆ دەماگ لەوە پێش باخچەلی فاشیز دێ ئەوەڵین بانگەوازەکەدا ئەوەڵین قسەکاکە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە زیندووکرێتەوە بۆ ئەوان لەم ئاڵوگۆڕانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوەی کارتی کورد ببێ بە مەسەلەیەک بەدەست حیا خودی ئەمریکاوە بەدەست بە تایبەت ئیسرائیلەوە لە بەرابەر قەوارەی دەوڵەتی تورکیەدا لەوە نگەران بوون خۆیان دەست پێشکەریان کردووە پرۆسەیەک دەست پێ بکەن جا ئایا بۆ کوردماوەیە یا درێژماوەیە بۆیە من ئەوتی ڕووداوەکانی منتەقەکەوە نیشانەدا ئەم پرۆسە بە هەموو هەڵچوون و داچوونەکانی ڕەنگە بڕواتە پێش هەر ڕەحمانزانی لە بابەتی ئەم دۆخەوە کە ئێستا لە تورکیا هاتوۆتە ئاراوە مەسەڵەن خەڵکانێک هەیە ڕوبڕوومانە بنەوە پێمان ئەڵێن باشەوە خۆ باس لەواکەن کە فاشیزم لەسەر ئاستی دنیاە فراوانە بێتەوە لەسەر ئاستی دنیای خەریکە گەشاکە ئێوە تورکیا خۆی فاشستە لە ئەسڵەوە فاشست بۆ ئەمانە معناوایە لەم دۆخە جیهانیە ئەبێ هێز وەربگرێ من لێکدانەوەم ئاوایە کە ئەمە ڕاستە لە عمومەتی خۆیان بەڵام ئەم ڕەوەندە عمومیە جیهانیە مەرجنیە لە هەموو جێگایەکە بە هەمان شێواز بچێتە پێشەوە ئەوەی کە لە ڕۆژ خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوویداوە حەدەسێکی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوویدا لێدان لە حیزب الله حەزفکردنی حیزب الله حەزفکردنی حەماس ئەو لێدانە چەند جارانی کە لە جمهوری ئیسلامی ئێران درا کوشتنی ڕئیسی ئەو کوشتنی مەسەلەن سەرۆکی حەماس لە تاران لێدان لە حوسیەکان هەموو ئەمەی کە ئیسرائیل لە ماوەی ئەم 2 ساڵەیە ئەنجامی داوە سەرنجام ئێرانی وەکو یاریکەرێکی گەورەی کاریگەری ناوچەکە پەروباڵ کردووە ناڵێن تەواو بووە کۆتایی نەهاتووە ئەم جمهوری ئیسلامی هێشتا لەسەر پێخۆی ماوە نەوتی هەیە ئەیفرۆشێ ڕەوابیتی نێودەوڵەتی ممکنە دروستکاوانە لە سیاسەتە ناکرێ مەسەلەن مەرجی هێزێک کە هێشتا لەسەر پێخۆی وەستاوە ڕای بگەینی بە بێەوەی کە لە ناوچوو بێ ماوە بەڵام زۆر زعیف بووە زۆر لاواز بووە ئەمە بڵێن بۆشاییەک و فەراغێکی هێزی لە ناوچەکەیان دروست کردووە و ئەو هێزانەی کە ئێستا لەم ناوچەیان هەموو خەریکن هەڵپاکەن پڕیکەنەوە ئەمی کە ئێستا سعودی و ئیمارات و قەتەرێکن لەگەڵ ترامپە بەڕاستی بەشێکە لەم پرۆسەیە یعنی ئیسرائیل ئێرانی پاشەکشە پێکردو ئەوانە بۆ خۆی هەر لە شەڕایەوە خەریکە پاڕا ئەشێشێ بۆ سووریا و ئەوانە بەڵام لەولاوە مەسەلەن سعودیە و عەربستانی سعودی و تورکیایە بەشێکی زۆر قازانجان بردووە سووریا لە دەست ئێران سنرایەوە ڕاستە بەشێکی کەوتوتە بن هەڕەشەی ئیسرائیل و ئیسرائیل بە جۆرێک زەمانەتی کردکە بەرزایەکانی جۆلان لەسەر خۆی تاپۆ بکاتەوەوان و بە پشتیوانی ترامپ و دیارە بە ڕەزامەندی ئەحمەدش یا جۆلانیش بە هەر شێوازێک بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە تورکیا ئەم هێزەی بردە ناو یاخود بە پشتیوانی تورکیا ئەم هێزە هاتە دیمەشقوەوانە و ئەم دەسەڵاتی کە ئێستا لە سووریا هەیە بڵێن بە ناوکۆیی لە بینی تورکیا و عەرەبستانی سعودیینەکە ینی خەریتەی هێزەکان گۆڕا و لەم گۆڕانکاریانەیە تورکیا لە بەردەم ئەگەر و دووڕیانێکی زۆر چارەنووسازە قەراری گرتووە ئەگەر بێت و لەم فەراغی هێزەیە ینی مشکلەی سیاست لە وەختێک گەیتە سەر ڕیال پۆلیتیک ینی سیاست بە معنای سیاست و پەیوەندی نێودەوڵەتەکان کە بۆشاییەکی دیاریکرا و دروستە بێت لە ناوچەیەکی دیاریکراوە ئەگەر هێزێکە لەبێ مەوجودە تەنانەت بێدەنگ دابنیشێ هیچیش نەکاوانە زەرەری تیاکە لەبەروی هێزەکانی تر لەسەر حسابی ئەو بەهێزە بن تورکیا کەوتووە بەردەم دووڕیانێکی لەم بابەتە و لەم دووڕیانەیە ئەوەی کە هەیە و ئەوەی کە بڵێن خەنجەرێکە هەمیشە لە پشتی تورکیایە بۆ ئەوانە ئەم جوڵانەوەی بۆ کە لە کوردستانی تورکیایە بۆ پەکەکە بووە هێنانی پەکەکە ڕازیکردنی بەوەی کە لە بە جۆرێک بکەوێتە ناو پرۆسەیەکی سیاسی لە بابەتەوە بەر لەوەی
سیاسەتی ئۆردۆغان بێ سیاسەتی باخچەلی بووە باخچەلی وان ناسراوە کە نزیکاتیی زۆری لەگەڵ ئەوەیە هەیە پێوترێت دەوڵەتی قوڵ یاخودە و دام و دەستگا دەوڵەتیانەی کە حکومە دەگۆڕێ ناگۆڕێ بوجودیان هەیە و هەنەوانە لە هەموو شوێنێکە لە سوید هەیە لە ئەمریکایە لە هەموو جێگایەکێ دام و دەستگایشی دەوڵەتی هەیە حکومە دەگۆڕێ و دێ ڕێیس جمهورە گۆڕێ و دێ بڵاو دام و دەستگا دەوڵەتیانە لە جێگەی خوان ماونەتەوە ممارەسەی قووەتەکەنوانە خێزانی دەوڵەمەندە بانکەرەکانن مجموعە لە وڵاتێکی وەکو شوێنێکی وەکو تورکایە سەرکردە سەربازیەکانن سەرکردە ئەمنیەکانن ئەمانە قەناعەتیان بەوە کردووە کە کاتی ئەوەیە کە ئەو شەڕیکە لەگەڵ پەکەکەیە هەیە کۆتایی بێ و ئەمە ڕێگای کردوتەوە بۆ ئەم پرۆسیسە ینی باسەکە لەسەرەوە نەبووە ئەگەر قسە لەسەرەوە بێ کە پەکەکە ئێستا ئەوێ چەکی داناوە و گوایە هەڵوەشاوەتەوە ئەم سیاسەتە سیاسەتێکی کۆنی پەکەکەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە ئەوەی کە ڕێگەی پێنەداوەکو تۆ باست کردوانە چەند جار تووشایە کە ڕێگای گرتووە ئەوەی کە ئێستا گۆڕانی بەسەرا هاتووە نەک سیاسەتی پەکەکە بەڵکو سیاسەتی تورکیای لە مامەڵەکردن لەگەڵ کێشەی کووردا بەم معنایە دروستەکە دۆخی جیهانی دۆخێکی کۆنەپەرستانەیە بەرەو فاشزمەوانە بەڵام ئەم بۆشاییە کە لە هێزا لە ناوچەکەیە دروست بۆ ئەمانە ئەم بەرەنجامی لێکەوتۆتەوە کە ئەگەری ئەوەی بەکاربێ لەلایەن هێزە پێشکەوت خوازەکانەوە بۆ ئایندێکی باشتر لە تورکایە بۆ ئازادیەک و ئاوەڵایەکی زیاتر بۆ فرسەتێکی زیاتر بۆ دەربڕینی ناڕەزایەکانی جەماوەر بە بڕای من کەم نییە بە من چەند شت بڵم دقیقان ئەوەی باخچەلی و عقبەت وەک نوێنەری دەست ڕاستی ترین جریانی ناسیۆنالیستی تورک یا فاشیست هات ئەم بانگەوازەیدا و معلومە بە ڕزایەتی خودی ئۆردەغان و دەوڵەت بوون کە ئێتلافێکیشان هەیە یا هەڵێنجراو لەو دەوڵەتی قوڵی پشتەری مەسلەکەیە ئەوەڵجان نیە خەل لەم بابەتەوە من تۆ قساکەن یا حتا من لە بەرنامەی تری کلاپ هاوس باسم کردووە هەر ئەو کاتێک کە باخچەلی ئەم بانگەوازەیدا من بەش بە حالی خۆم قسەمەوە بوو ئەمە دەوڵەتی تورکیا حاکم لەوێنە مەترسی بۆ دروست بووە لەسەر ئاڵوگۆڕەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە ئەوەی پێڵەن خاوەرمیانەی تازە لەم خاوەرمیانەی تازەیە کام هێزەکانە بنە هەمەکارە لە ڕاستیە دیارە ئەمریکا یەک وەکو هێزی نیابەتی خۆی یا وەک هێزێک کە ئیتر چالاکی ئەوەڵ و ئەسڵی بێ لەم خەریتەی ڕۆژهەڵاتی تازەی کە ئەوان مەوردی نەزیرانە بە تۆری واقعی دەوڵەتی ئیسرائیلە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بە هەر باڵیەکیەوە کە لەسەر کار بێ و لایەکی دیکەوە باڵەکەی دیکەی ئەو پەیمانی ئیبراهیمەیە کە ترامپ بەدوایەتی تۆ تەمەشاکە هەردوێنە ئەوڵین قسەی لەگەڵ ئەحمەد الشەڕ ئەوەیە لە تۆڵا بێ پەیوەزبی بە پەیمانی ئیبراهیم لە هەموو قسەکانی ئەم ڕۆژانەدا دەنەچە ینی لەم نەقشەی کە مەوردی نەزەری ئەمریکاوانە دەوڵەتی ئیسرائیل عەرەبستانی سعودی و قەتەر و ئەوانەی کە لە حەول پەیمانی ئیبراهیم قەرارە یا ئێستا هەن یا دواتر کۆبنەوە ئەسڵە بن لە سوڵەتەکە 5 ساڵەوە پێش هەر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جمهوری ئیسلامی هەمەکارەتر بوو خودی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئۆردۆغان وەزنێکی باڵایتر بوو بەعزەوەی اتفاقاً ئەوەی تۆ باسەکەی ڕەوتێکی فاشیستی لە هەموو جەهان هەیە بەڵێ ئەوەی ئەڵان لە تورکی حاکمە فاشیزمێکە حاکمە ئەوەی لە ئیسرائیلیش حاکمە فاشیزمەکە بەڵام ئەم دوو فاشیزمە عین حەڵە ناکۆکیان هەیە کێشەیان هەیە بەتایبەت ئەم حزبی ئاکەپێ کە هەم باری مەسەبێکی و ئەخەوانیەکەشی هەیە بۆ معنایە کێشەیەکی ئیدۆلۆژیکشی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلی حاکم هەیە ئەمە بۆ خۆی جێگای ناڕەزامەندی دەوڵەتی ئیسرائیلە کە ئەمریکا زۆر بەقسێکە لە دڵی ئەمڕۆتەدا ئەم نزاعانەشن ئەم کێشانەشە بۆ یەکانێ ئەوەی ئەبینرێ بەداخەوە ئەم تەرحی کۆنەپەرستانەی ڕۆژهەڵاتی تازەی کە ئەمریکا تیا هەمەکارە دەوڵەتی ئیسرائیل تیا هەمەکارە ئەوە عەرەبستانی سعودی و قەتەر و ئەوانەی ئەبن بە پەیمانی ئیبراهیمە بەتەور واقعی جێگایەک بۆ جمهوری ئیسلامی نییە ئەوە هیچ جێگایەک بۆ جمهوری ئیسلامی نییە و تەواویش لاواز کرا و بەتایبەت دەگەرە و سازشەشی لەگەڵ کرێت تەواوە خرێتە پراوێزەوە ئەوە لەو بابەتەوە ئەڵەن وەکو هێزێکی دەست چەندم لێ ببێنێ تورکیەش پیان باشە مەسلحەتی لەم نەقشەی تازە پیان باشە ئەو قولدوریەی 5 ساڵەوە پێشی نەمێنێ
پیاگاکەی کەمێک لاوااستر بێ چونکە ئەبی سەرڕۆیی خۆی هەیە ئەتووا بینی لە لیبی سەرڕۆیی خۆیەکە ئەردۆغان لە هەتا سۆمال گۆیەکە ئەیکە ئەیانەوێ بەقەت جمهوری ئیسلامی ناتوان شاخ و باڵی ئەم بچنن بەڵام ئەیانەوێ مەرزێکی بۆ دابنێن من پێ بێ لەم بەتنەشایە دەوڵەتی تورکیا ملی داوە ئامادە بووە لانیکەن ددان بنێ بەم پرۆسەدا خۆ تا ئەم لەحزێشتا ددانی ناوە بەم پرۆسەدا حازم نەبوو چکۆلەترین امتیازە بێ اتفاقاً یەکێ لە ئیرادەکانی ئەگیرێت لە ئۆجەلان و پێکاکاوەڵن عاقبەتشتا هیچ امتیازێکی وەرنەگرتو ئەو هەموو کارێکی کردووە ڕاستە ئێمە یەکێ لە لاوازیەکانی ئەم پرۆسە یەکێ لە غموزەکانی ئەم پرۆسە یەکێ لە ناڕۆخشنی و ناشەفافیەتەکانی ئەم پرۆسە ئەوەیە گویا وعدەهایەکی پشتی پەردە دراوە بە ئۆزەلان و پێکاکە بەڵام ئەمە ڕوون نییە ئەمە شەفاف نییە ئەمە اتفاقم بۆتە جگای ئەوە بەڵام باوجی دەوەی تا ئێستاش هیچ کارێکی نەکردبێ من پێم وابێ ڕەوتی ڕووداوەکان دەوڵەتی تورکیە مەجبورەکە سەدحێک لە ئیمتیاز سەدحێک لە قەول و قەرار سەدحێک لە ئەقدامات بکە هەرم ڕۆژانە دوێنێ و پێر کەسانە کە بە دەرەجەیەک شارەزای ئەم مەسایلی کوردستانی تورکیە ئەوانن و بە دەرەجەیە مەنابعی دەوڵەتیشیانەیە خەبەریانەیە وای ئەو وعدە دراوە لە ئایندەی نزیکا خودی ئۆجەلان عاقبەت حاڵەتی حەبس و زیندانی نەمێنێ ئەگە تەواویش ئازاد نەبێ زۆر تعدادێکی زۆر زیندانی ئازاد بکرێ ئەوەی پێڵەن مافی فەرهەنگیە وەکو کولتور و زمان و ئەوانە بە دەرەجەیەک بە ڕەسمیەت بناسرێ وە پێکاکەش ئەو وەختە پێڵەوە تا من بە مافی خۆم گەیشتم یا دەم پارتی ڕێگا بدەن لە بازی پارلەمانیە لە انتخاباتی پارلەمانی دواتر کەمتر گیر و گرفتیان بۆ دروستکەن سەلاح دەمیرتاش گویا خەریکە ئازاد بکرێت دەنەچە من پێم وابێ معلومە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی بە شدت مستەبدە بە شدت فاشیستە لەژێر فشارانە بێ نەک فشاری فقط ناوخۆی فشاری ناوخۆیشی لەسرە فشاری دەرەکی لەسەر نەبێ مل نادا بەم سازانە هەر بۆیە ئەگەریەوەی لە جێکە تێکچێ هەیە ئەگەری ئەوەی دەوڵەتی تورکیا لە جێیەکە پاشگەز بێتەوە ئەو ئەگەرەش هەیە بەڵام من پێم وابێ حتاگە لە نیوە چڵیشە پاشگەز بێتەوە خودی ئەم ڕەوتەیکە پێکاکا و ئۆجەلانوانە دەست پێ کردووە زەرری گەورە ناکەم بۆ با من قەیناکە دقێتر دوو دقەیتر وەختم پێ بدە ئەسان خودی ئێمە باسیەوەمان نەکرد بۆ ئۆجەلان و پێکاکا تەنیان داوە بەم پرۆسە لەم دەورەدا ئەو واقعیەتە با بڵێن اتفاقاً ئەگەر خودی پێکاکا ئەوان ئەگەر من و تۆ پێی ناڵێن شکست ئەوان پێیاڵێن بوژانەوە ئەوان پیانەڵێن فازی پێشڕەوێکی نا من بە فازی زۆر پێشڕەویشی نبینم ئەوانیش لە ناچاریەکەوە تەنیان داوە بۆ وەزیێتە من پێم وابێ باڵی نظامی و قەندیل لە بنبەستا بوو ساڵانەیەکی زۆرە لە بنبەستا بوو ئیترە و کارایی پێشووی نەبوو لە لایەکی دیکەوە خودی بە هەر لێرە باسی هەڵۆشانەوەی دەرنە چابواە ڕێگایەک نیشان بدرێ ئەم باڵی نظامیە بە شێوەیەکی مناسب کۆتایی بە فعالێتەکە خۆی بێنەوە خەریکن ئەو ڕێگای ئۆجەلان خەریکە ئەو ڕێگایان نیشانەدا بە هەر هاوفکرێک لەگەڵی کراب بەشێکی دیکەی هەڵشانەوەی پێکاکەش بەنظرم شتێکی غیرە تەبیعی نییە بۆ چونکی ئەو سازمانەی بەنێوی پێکاکە بەر ئەساسی ئێستراتێژی دەوڵەتی چوارپارچە دروست بوو بەر ئەساسی دەوڵەتی مستەقل دروست بوو تاکتیکی و ئەسڵی فعالیەتەکەی خەباتێکی چەکداری هەمەلایەنە لە هەموو کوردستانی تورکیەدا بوو ئەوە نەماوە نە هەم ئوفق و ئستراتێژەکەی ئەو وەختەی پێکاکای لەسەر دروست بوو نەماوە نە باڵە بەهێزەکەی بازی چەکداریەکەی ئەو کارایەی جارانی نەماوە دەی ئەو قالبەش نێوی تەرۆریستیشیان لەسەر داناوە هەم نەکرد دەوڵەتی تورکیا لە خودی دەوڵەتی ئەمریکا و تا دەوڵەتانی دیکە لە منە پرسی اتفاقاً کارێکی ئاقلاناکەن ئەو فۆرمەتە ئاگۆڕن کارێکی ئاقلاناکەن کە دەست ناگرن تەعەسوب بە خەرج نادەن کە بەرحاڵ عاقبەت سازمانێک ئوفۆقێک پلاتفۆرمێک سیاسەتێک ڕەوشکارێک کە ئیتێ بوونی نەماوە دێ قالبەکەی بۆ ڕاگری لە منە پرسی خەرێکن حەی و حازر و زیندوو من پێم وابێ خۆیان لەگەڵ سەردەم جوود دەکەن ئایا ئەمە سەرکەوتنی زۆر گەورەیە فازی پێشڕەوی زۆر گەورەیە ئەو جۆرەی تۆتە ئیدئالیزەیەکە نائێمە ئیدئالیزەی ناکەین منەڵم پێکاکاش لە ناچاریەک لە بەرابەر ئەمری واقعا قەراری گرتووە هەولی داوە من پێم وابێ پەیامی ئۆجەلان و پلاتفۆرمێکە ئەو پێشنهادی کردووە
اتفاقا بۆ دەرباسکردنی پێکاکایە لەو بنبەستانەی کە لە چەند ساڵی ڕابردووە تووشی بووە خەریکە لەو بنبەستە دەربازێکە ئەڵێ مل بدەن بەو شاخەی سیاسی کە لە شارەکانە دروستمان کردووە پێکاکە بڕۆ کەنار ئیجازە بدەن با دەم پارتی گەورە بێتەوە بنەزانم قسەی کورت و مختصری ئۆجەلان ئەگەر ئیجازەی بێبیکە ئەوواڵێ ئایدیالیزەی ناکەین پێشڕەوی نیە ئەو قسانی کە توێکێت تەواو دروستە ئەمە جوڵانەوەیکی ترە ئەمە هەمووی وایە بەڵام بە حەقەت گەڕانەوەی یەکێک لە کێشە گەورەکانی کۆمەڵگەی کوردستان ئەوەیە ئەگە تۆ سەیری هەتا کۆمەڵگەی کوردستانی عێراقیش بکەین و ئەوانە تا ئەو جێگایەوە ئەو وە کاتانەی کە مەیدانی پێکدادانی سیاسی مەیدانی ململانی سیاسی شارەکان بوو و هێزی چەکدار لە دەرەوە بە زەبری چەک خۆی فەرز ناکرد بەسەر معادلاتەکان و هاوسەنگەکانە کۆمەڵگەی کوردستان زۆر چاوکراوەتر و پێشڕەوتر و چەفتر و پێشکەوتوتر بوو لەوەی کەوا ئێستا هەیە کاتێکە هێزێکی چەکدار هات بە زەبری چەک ئەم معادلاتانەی تێکدا و سەرنجام بە پشتیوانی ئەمریکا ئەوانە هات وڵاتی بەدەستەوە گرت و ئەوانە و لە گروپی چەکداری شاخەوە بوون بە مافیایەکە لە ناو شارە مەجبور و خوان دەوڵەمەکەین تۆ دەسەڵاتێک تۆ دەسەڵاتی هەبێ پارە نەبێت دەسەڵاتی لە دەزەچێ پارە هەبێ دەسەڵاتی نەبێ پارە لە دەزەچێ بەرحاڵ ئەمان دوانە بەیەکەوە گریان خواردەوە ئەوانە هاتن دەسەڵاتیان کرد مەجبور و خوان دەوڵەمەند کرد خۆیان دەوڵەمەکەن لەسەر حسابی خەڵکو و لەسەر حسابی ژیانی خەڵکو ئەو کێشەیە دروست بوو کە دروست بوو ماهیەت تێم هێزانە بۆ ژوازی بوون چەکدار بوون بە شوێن ئەهدافێکی کۆمەلگاوە نەبوون بە شوێن ئەهدافی یەکسانی و ئازادیەوە نەبوون بە شوێن دەسەڵاتەوە بوون و سەرنجامەوەی کە ڕوویداوە لە کوردستانی عێراقا نەسوودفێ و نەخەتای ئەمە و نەخەتای ئەوە ئەمە واقعیەتێکە کە کۆمەڵگەی کوردستانی فرازی کردووە ئەمەی کە لە کوردستانی تورکیا هێزی چەکدار لا ئەچێ و دووبارە شارەکانە بێتەوە بە مەرکەزی پێکدادان و ململانی هێزە کۆمەڵایەتیەکان و ئەمانە بە بڕوای من دۆخێکی پێشڕەوانەترە نەگەوەی کامە پێشڕەویە هێزێکە ئەیکا ئەم دۆخە باشترە مناسیبترە بۆ کەسانێکی پێشکەوت و خواز ئازادی خواز کە لەسەر بنەمای ئیرادەی جەماوەر سیاسەتی خۆیاندا ڕێژن و ئەمانە هازاگۆ و هازا مەیدان دەردیاڵێ فەرمو چەپ و کۆمونیستی ناو کوردستانی تورکیا و ناو تورکیا ئەوانە ئەگەر هەنوو وجودیان هەیە لەم دۆخە باشتر و مناسیبتر چۆن شگەبەی شەڕەتەقەک تەواو بووە بەڕووبیان و بەدەستی فاشیزمەوە نەماوە خەڵک سەرکوتکە ناتوانێ مەسەلەن وەکو جاران دابریشێ بە بیانوی ئەوەی کە بۆ نمونە خۆیان نردویانە دەم پارتیان نرد و سەڵاح دەمیرتاشیان نردویان بڕۆ لەگەڵ پەکەکە ڕێکەوە دوایی لەسەرەوەی کە هاتوون قسە و باسییان کردەوەوانە کردیان بە تۆمەت تاسش بۆ تۆمەتانە لە زیندانایە ئەمانیان بۆ ناکرێت چیتر و ناتوانن گەنج و لاو و ژن و کارگەر و زەحمەتکێشی ناو کوردستانی تووشیا بە تۆمەتی پەیوەندی بە پەکەکەوە لە هەموو چالاکێشی مەدەنی و ئەوانە بخەن ئەمانە هەمووی دۆخێکە کە بە بڕوای من بە قازانجی ئەم جوڵانەوەی بینەر زۆرمان لەگەڵا بوونوانە هاوڕێیان سوپاسدانەکەی کە تا ئێستا بینەرمانن لینکیان بەرنامەی لە ڕێگەی خۆتانەوە بڵاوکەنەوە گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن سەرنجەکانتان کەم بوون ئەمجارە بەڵام بوار ماوە گەر سەرنجتان هەیە تەنانەت دوای بەرنامەکانی دەتوانن بینوسن تەنها بەس ینی ڕێنوێنیەکم هەیە ئەگەر ئیمکانی بێتوانە سەرنجەکانتان لە ڕێگەی یوتیوبەوە دابنێن بینوسن سەرنجەکانتان لە ڕێگەی فەیسبوکەوە لەگەڵ بەرنامەکانی فەیسبوکە کە تەنها ماوەی مانگە گەمێنێتەوە هەمووی حەسبە بێ بەدەست ئێمە نییە خودی فەیسبوک هەموو ئەم بەرنامانە کە لایف بڵاو بێتەوە لە ڕێگەی فەیسبوکەوە هەمووی لا ئەبە کۆمنتەکانی ئێوەش ئەسڕێتەوە کۆمنتەکانتان لە ڕێگەی یوتیوبەوە بێ باشترە هەم بۆ ئێمە باشترە هەم بۆ ئێوەش باشترە کە لە ڕێگەی یوتیوبەوە کۆمنتەکانتان بنووسن و متابعی ئێمە بکەن بەرحاڵ هاوڕێ ڕەحمان من پێم وایە بە گەیشتینە کۆتایی بەرنامەکە ئەگەر سەرنجێکی ئەم قسانەی ئاخری تۆ کە قسەی زۆر باشن و تەئیدەکەم اتفاقەن مەجالەدا منی چەند شتێک بڵم منیش پێم وابێ لە ئەوەش ئیشارەم پێکرد ئەویژەوەیە ئەگەر ئەم پرۆسە بڕات دووبارە بێم ئەگەرە بڵێنەوە ئەگەر ئەم پرۆسە کە ئێستا پێکاکە پێشنیار بنزەم هەموو پێشنیاراتی خۆی کردووە هەموو کارێکە دەبی کۆتایی دێنە بە خەبات سەکتاری خۆی هەڵەوەشێنێتەوە بەڵام تۆپەکە لە مەدانی دەوڵەتی تورکیایە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی فاشیستە ئستبدادیە تندڕەوە داینە حاڵە بەدوای قازانج و مەسلحەتی خۆی ئەوە بەجێ خۆی اتفاقا قسەیەک یا مەترسیەک زۆر کەس هەیە کە دڵسۆزانش تەمەشای
ئەم مەسلاکەن ئەو ژۆیاڵەن ئەم ڕووداوە باعیسی ئەوە بێ فاشیزمی حاکم لە تورکیا بەقووەتر بێ بەهێزتر بێ من پێم وانیە وای لێ دێ حتا ئەڵان دەوڵەتی ئۆردۆغان و باخچەلیش پاشگەزیش ببنەوە بەڵام تازە ئەو مووقعیەتە زۆر محکەمترە زۆر تونترەی پێش ئەم قەزیە پەیدا ناکەن چونکی بە تەوری واقعی هەم لە ئاستی دنیایی هەم لە ئاست منتەقەکە عاقبەت ئەوانیش ئەکەونە ژێر ئەو فشارەوەڵم دەی ئەم حزبەی ئەم جەریانەی ڕەقیبتان بەرابەرتان نێوی ترۆریستان لەسەردانا هەرچی پێویست بوو کردی هەنگاوی هەڵەنا باڵی چەکداری لابرد هەنگاوی هەڵەنا ئەسن لەو فۆرمەتە خۆی گۆڕی ئەڵێ فقط ئیجازە بدەن خەباتی سیاسی بکەم لە شارەکانە هەموو ئەوانە ئەوە ئێوەن مل نادەن دەنەچە بەنەزەرم من پێیان بێ ئەم فاشیزمەی پێ قەویتر نابێ ئەمە یەک مەترسی دووەم ئەوەی عاقبەت پاشگەز بنەوە ئەوە هەیە ئەو مەترسیە ڕەت ناکرێتەوە جا بۆیەکانێت من پێم وابێ ئەلئان وەزیفەی لە ئاستی دنیایی لە ئاستی منتەقە لە خودی تورکیا بەشێکەوەیە مدام دەوڵەتی تورکیا لە ژێر فشار تەعەڕۆز قسەیە بێ کە بۆ نایتە پای ئەو معاملە و سازشە تازە من نێوێنم سازش قەت نێوی سوڵحی لەسەر دانانم تا دوو هێز بە شێوەیەکی کاملەن بەرابەر لەگەڵ یەک بە سوڵح نەگەن من پێی ناڵم سوڵح واقعیتەکەوێ تەناسقواکە زۆر نابەرابەرە زۆر بە زەرەری بەرەی پێکاکا و جەریاناتی دەم پارتی و سەربەوە پێڵین سازش هەر وەک سازشی بینی یاسەر عەرەفات و دەوڵەتی ئیسرائیل بوو هەر وەک سازشی بینی فارک و دەوڵەتی نازانم کلوبمیا بوو هەرچێ بوو سازش بوو کێشەیەکیان فەرعی کردەوە تەواویان کردە دەنە چەند مەترسی هەیە بۆ یەکانە ئێتفاقان ئەڵانە بێ ئەوە دەوڵەتی تورکیا بێ لە ژێر فشارا بێ ئەبێ لە ژێر تەعەڕوزا بێ ئەبێ لە ژێر بە هەر جۆرە ئەکرێ مەجبور بکرێ وەڵام بێتە پای ئەو سازشە و ئەگەر ناکرێ ئەبێ لە قاو بدرێ ئەبێ فشا بکرێ ئەبێ ڕسوا بکرێ دەنەچە بە نەزانم هەر کردەوەیەکی دەوڵەتی فاشیستی تورکیا لەژێر قاعدەن چاودێری هەر هێزێک خۆی متاهد دەزانێت بەوەی ئەوزاعێکی مناسبتر نۆرمالتر لە تورکیا و لە کوردستانی تورکیا بەوجود بێ من باخرین قسەشم ئەوەیە ئەوەی کە تۆڵی منیش پێم وایە هەلومەرجێکی زۆر باشترە ڕەخسێ بۆ خەباتی سیاسی و جەماوەری جا بەرحاڵ ئەوە هەر تۆ بناکەوێتە مەیدانی دەم پارتی و شاخە سیاسیەکەی سەر بە پێکاکە تۆ بکەوێتە مەیدانی بەرەی کرێکار سۆسیالیست ئازادی خوازی کۆمەلگای کوردستانی تورکیا من بۆ خۆم لەگەڵ هەڵسوڕاوی کوردستانی تورکیا ڕوبەڕوو بوو مەسەلەن 20 ساڵەوە پێش قسەم لەگەڵ کردووە شخصێتێکی ناسراویش بووە دەورانێک حزبێکیان بۆ بەنێوی حزبی ئاڵای ڕزگاری لێم پرسیوە توێتی پێکاکە علاوە بەردەوڵەتی تورکیا پێکاکە زۆر مانع بووە تەفروتونای کردوین دەمنەڵەمە قبەت ئەو مانعێ نامێنێ ئەو تەفروتوناکردنە بە دەستی پێکاکە نامێنێ فەرموو تۆ بکەوێتەوە مەیدانی کرێکارانی کوردستانی تورکیش بەرەی ئازادی خوازی بەرەی بەرابەری خوازی فەرمونون بۆ خاستان بۆ ویستان خۆتان سازمان بدەن خۆتان ڕێخەن بێنە مەیدان وە لە عینی حاڵە من تەردیدم نییە ئەم سازشەی بینی پێکاکا و دەم پارتی و دەوڵەتی تورکیا بکرێ بە غەیرەزەوەی بەشێک مافی فەرهەنگی بەڕسمێ دەناسرێ و مافی ئەوەی لە انتخاباتی پارلمانیا شرکت بکەن لەوە زیاتر نییە ئەم دموکراتیزەکردنی جامعەی تورکیا لەژێر فاشیزمێکی وەک حاکمە مەوداکەی زۆر بەرتەسکە زۆر مەحدودە حتا بەقەدەم دەوڵەتانی ئوروپاییش نییە من اتفاقا دموکراسیش ئیدئالیزەنێک دموکراسی هەر ئەوەی تر لە یۆنانی بینین و لە دەوروبەر و لە ئیسرائیلی بینین و لە بریتانیای بینین و لە خودی ئەمریکا فاشیزمی وەکو ترامپ هێناوەتە سەرکار هەر ئەوەیە عاقبەت منزوری بەنظرم ئەمان هەرچێک بێ لەو دموکراتیزەکردنە معنایانەوەیە فەزایەکە کرێتەوە بۆ انتخاباتی پارلمانی معنایەکە توانن لە پارلمانە لە انتخاباتانەیە شرکت بکەن لە بەلەدەکانە شرکت بکەن ئەمە جوابی خاست و ویستی قوڵی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی تورکیا و کوردستانی تورکیا نییە اتفاقا ئەم ڕووداوە مەجال ئەدا کرێکار و خەڵکی زەحمەتکێش مەینەتبار چاویان بکرێتەوە بڵێنەوەی 34 ساڵ و دوای کەوتین
تەنیا لەوانەیەگە لە مافی فەرهەنگیشا بێ گۆشەیەک بووە لەو خاستانە ئێمە ویستمانە دەی بۆ گەشت خاستەکانمان بۆ گەشت ویستەکانمانەوەی ستەم نەمێنێ چەسانەوە نەمێنێ تەبعیز نەمێنێ نابە بەرابەری نەمێنێ ڕفا و سەعادەت نەمێنێ ئەبێ کارەتر بکەین ئەبێ سازمانە تر دروستکەین ئەبێ حزبی تر بێنینە مەیدان من بۆیەکانە پێم وابێ مەوداکرێتەوە بۆ خەباتێکی چینایەتی جەماوەری کۆمەڵایەتی گەورەتر دەیجا کرێکاران کۆمۆنیستەکان ئازادەخوازەکانی کوردستانی تورکیا و سەراسەری تورکیا فەرمو تۆ لە مەیدانی ئێوەشدا خۆتان بە قووتکەن خۆتان بەهێزکەن ئێمە بێ ئەم قسەکەن و ئاخرین نوکتەش بە یەک لەسەر عیبارەتێکیش ئەم مەسەلەی ئاژ بەتاڵ کە تۆ بە دروست ئیشارەت بکرد ئەسەم بە نظرم شایستە نییە هیچ حزبێکی سیاسی ڕاست و چەپ لە کوردستان و غیرە کوردستان لەم ئەدەبیاتە ئیسفادە بکە ئەدەبیاتێکی داڕزیوە سیاسیش نییە من تاوجەی بۆیان باس کردم و لە بیرم بێ ئەمەش جزوی ئەم کارە ناشیرینانەیە کە مەلا مستەفا بارزانی داخستووە ئەو وەختەی خۆی تەسلیم بوو واقعا و تەسلیم بوو لەگەڵ ئەم قەزەی مربوط بە پێکاکە کە بەعزێک مقارنەیەکەن زۆری فەرقە ئەوەی ساڵی 75 ڕۆیدا بە تۆری واقعی تەسلیم بوون بوو تەسلیم بوو دیکاری من تەمام شد دیتر تو لە جەیدا دیکاری من تەمام لە مساحبە لەگەڵ ڕۆژنامەی کەیهانی تاران کە ئەمیری تاهری ناوێت کاڵعانیش ماوە سەڵتەنەت تەڵە بە قساکە مساحبەی کردواڵێ دەورەی من تەواو بوو ئیتر من ڕاهبەر نەما من تەواو بووم دەورەی بزوتنەوەی من تەواو بۆ خودی مەلا مستەفا بارزانی وایوت بەڵێ ئەو تەسلیم بوو ئەو تەواوی ئەوی پیانەوە خەباتە مبارزەیە هەرچێکە تەسلیمی کرد و تەواو بوو خۆشی نێوی ئاژ بەتاڵی لەسەردانە ئەم ئەدەبیاتە ئەدەبیاتێکی بە شدەت دواکەوتووە من داوامەوەیە هیچ کەس ئیستفادەی لێ نەکرد دەستم خۆش بێ بەرحاڵ هەندێک کۆمنتی تازەش هاتبوون لەلایەن هاوڕێیانەکە و دەستیان خۆش بە بەڵام وەختی بەرنامەکەمان بە کۆتایی گەیشت بەداخەوە بۆ بەرنمەکانی تر و بۆ باسەکانی تر لەگەڵمان بن خۆشحاڵە بین دەستان خۆش بە تا ئێستا بینەرمان بوون دووبارەیەکەمەوە گەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن بەم جۆرەش دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تاکو و بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزە هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێن لە هەر شوێنێکن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بشین زۆر سپاس و بەخشە ئەڵام زۆر شاد شاد ببەخشە ببوورە